لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆشتا باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆژچان بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە پاملێرانمان وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری ڕۆژ و بۆ واڵە گەرمەکانی ڕۆژ کە چەند بابەتێکی گرنگ هەن لە سەردانکردنی بۆ دی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی وڵات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداوە دانیشتنی یاریەکە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمان عێراق ئەمڕۆ پەرلەمانی کوردستان خولێکی وەرزێکی نوێی دانیشتەکانی دەست پێ دەکاتەوە هەروەها چەند بابەتێکی دیکە لە شار و شارۆچکە جیاوازەکان لەسەر دەستپێکردنەوەی دەوام و ئاسایی خۆناغەکانی ئاساییکردنەوە و بابەتی دابشکردنی موچە و هەندێک بابەتی دیکە زانیاری لە پاملێرانمانەوە وەردەگرین هەروەها بۆ ئەمڕۆ چەند بڕگەیەکی جیاوازمان بۆ ئامادەکردون دوو تەوەری سەرەکیشمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی مین کە ئێستا لەم ماوەی ڕابردووە کە پشوو بووە بە فەرمی وا بڕیارە کە لا 11 مانگەوە دەوام دەست پێ بکرێتەوە بەڵام لەم کاتێک کە دەوام نەبووەوە ئەم کاتانەی کە ئێستا پشوون ئەگەر حاڵەتێکی لە ناکاو لە گوندێک یاخود لە شوێنێک لە چیایەک لە هەر شوێنێک بوو بێت بابەتێک بینرا بێت مینێک ببینرێت هاوڵاتیان چۆن بتوانن پەیوەندی بکەن بە بەڕێوەبەرایەتی کاروباری مین بۆ ئەوەی ئەو مەترسیانیان لێ دوور بخرێتەوە و بابەتی دیکەشە ئێستا لەم کاتەیە کە وەرزی بەهارە خەڵک زیاتر وەرزشکردن یا بۆ شاخڕەوی یاخود بۆ کوکردنەوەی گژوگیا و قاچک ئەم بابەتانە دەچنە چیاکان و شوێنە دوورە دەستەکان لە شار وەروەها لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە بە تایبەتی لە وەرزی بەهار کاتێکە زەوی تێرئاو دەبێت بارانی بەخڕوو بە لێزمەکە دەبارێت لافاو دروست دەبێت چ مەترسیەکەیەکە لە کاتی بوونی لافاودا بۆی کەمینەکان بێنە سەر ڕێگاکان ئاوڵاتیان چۆن بە ئاگا بن لەو بابەتانە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت کە گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکەمان لە تەوەری دوی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەیت لەسەر بابەتی سامانە ئاژەڵیەکان ئێستا لەم کاتەیە کە قەیرانێکی دارایی گەورە ڕووی لە وڵاتانە کردووە کە بەرەمهێننی نەوتن زۆر قسە لەسەر و بابەتە دەگرێت کە دەبێت پشت بە بەرهەمەکانی دیکە ببەسرێت لە بابەتەکانی کوشت و کاڵ پیشەسازی بەرهەمە ئاژەڵیەکان لە باشووری کوردستان ئێمە زۆر جار دەڵێن لە هەندێک بەرهەمە ئاژەڵیەکان بە تایبەتی لە مریشک لە هێلکە لەم بابەتانە هێندەی بەشی بەرهەمی ناوخۆی خۆمان بەرهەممان هەیە بۆ نەتوانراوە تاوەکو ئێستا ئەم بەرهەمانە بکاتە هەموو شوێنێک یاخود بەرهەمەک دەرەکیەکان بۆ تاوەکو ئێستا مریشکی بەست و هێلکە لە دەروی وڵات دەهێنرێت لە هەندێک بابەتی دیکەی وەکو گۆشتی سوور و ماسی لەم کاتەی کە سەردەمی کۆرۆنای و مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هەیە لە کۆماری ئیسلامی ئێران لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە لە کۆماری ئیسلامی ئێران زیاتر گۆشتی سوورمان بۆ دەهێنرا و ئاژەڵیانەی کە بۆ گۆشتی سوور بەکارێن ئێستا ئەو ئاژەڵان هەردەهێنرێت و لە بابەتی ماسی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە تاوەکو ئێستا ماسی دەهێنرێت چەند بابەتێکی دیکە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان لەسەر بەرهەمایی سامانە ئاژەڵیەکان لە وەکو گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باس لە مەترسیەکانی مین و تەقەمەنیەکان دەکەین لەم کاتانەدا لەوەی کە ئەگەر حاڵەتێک بەرچاوکەوتچی بکرێت و ئەگەر لە حاڵەتێکی وەک ئەمڕۆکە لافاو دروست دەبێت ڕێو شوێنێک بگیرە پێت خەڵک چۆن ئاگادار بێ کاتێککە دەچێت بۆ چیاکانی بۆ گەشت بێ یاخود بۆ کۆکردنەوەی گژوگیا و قاچک و شاخڕەوی وەرزشکردن و هەر بابەتێکی دیکە بێ بۆم بەبەستە میوانداری بەڕێز کاک موحسین عەبدولکەریمان کردووە کە بەڕێوەبەری کاروباری مینە لە سلێمانی کاک موحسین ڕۆژ باش بەخێر بێن سپاس دەکەم کاک موحسین سەرەتا دەست پێ بکەم لەم ماوەی ڕابردووە کە پشوو بووە و تاوەکو ئێستش هەر لە پشووین بڕیارێکەیەک لە 11 ئەم مانگەوە داوامی فەرمی فەرمانگەکان دەست پێ بکاتەوە لەم حاڵەتانەیە ئەگەر داوامیش دەست پێ نەکاتەوە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی مین تیمتان تیمی گەڕۆکتان هەیە تیمی حاڵەتی لە ناکاوتان هەیە ئەگەر لە شوێنێک کەسێک مینێک مەترسیەک ببینێت پەیوەندیتان پێ بکە ئێوە بچن بە دەم و شوێنەوە زۆر سپاس بۆ کەناڵ بەڕێزەکەتان بۆ ڕەخساندنی ئەم هەلە و ئەم دەرفەتە بۆ ئەوەی پەیامەکانمان بگەێنین لە ڕێی بەڕێزتانەوە کە هەر درێغیتان نەکردو بە بەردەوامی لەو بوارە دەرفەتتان ناوین و پەیامەکانی ئێمەتان گەیانووە دەستان خۆش بێ دیارە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزتان سەبارەت بەوەی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە هەموو دنیای گرتەوە دیارە هەرێمەکەشمان بێ بەش نەبووە لەوە کە بۆ هۆی وەستاندنی دەوام و دەوام
ڕاگیرا لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش وەک فەرمانگەیەک لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داوامان ڕاگیرا بەڵام پێشوەختە هەستاین بە تەشکیلکردنی تیمێکی چالاکیەکان کە بە سەرپەرشتی ڕاستەوە خۆی بەڕێز بەڕێوەری چالاکیەکان بوو و تیمەکە پێک هاتووە لە گروپ چەندین گروپ سوپەرڤایزەر و چەندین تیم لیدەر و چەندی ماینەرێکی بەڕێز لەگەڵ تیمی ئیئۆدی کە تیمی تەقانەوەی بەڕێوەبەرایەتیە گشتێکەمانە ئەم تیمەمان تەشکیل کرد لەگەڵ تیمەکانی هوشیاریشا تیمێکمان ئامادە کرد بۆ حاڵەتی نەخوازراو ئەم تیمەمان تەشکیل کرد بۆ لەبەرەوەی بێگومان مەوسمەکە مەوسمی وەرزەکە وەرزی بەهارە وەرزی بەهاریش عادەتەن خەڵک بۆ ئەچێتە دەرەوە خاستن گوندنشینەکان بۆ مەوزوعی گژوگیای بەهارە کۆکردنەوەی گژوگیای بەهارەوە بۆ وەک جەنابەت ئاماژت پێیا بۆ پێڕەوی و شاغڕەوی و شاخەوانی و کۆمەڵی حاڵەتی تر یاخود بۆ گەشت و سەیران بەڵام دیارە ئێمە ئەو تیمەی کە تەشکیلمان کرد پێیژمان هەیە پێیجی دەستگای گەشتی کاروباری من ئێمە لە هەر سێ چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان تیم تەشکیل کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئێمە ژۆک بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی ئەو تیمەی کە تەشکیلمان کردووە لە پەیجەکەی خۆمان بە بەردەوامی پەیامەکانی هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنیمان بڵاو کردوێتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ژمارەی تەلەفۆنی تایبەتمان داناوە لە پەیجەکە بۆ ئەوەی هەر هاوڵەتێک هەر حاڵەتێکی نەخوازیاری زراوی بینی هەر دیاردەیەکی شازی بینی لە مین و تەقەمەنی چوو یاخۆت هەر حاڵەتێک ڕوویە لەسەر بەبوونەی لافا و باراناوە کە بووە هۆی گۆڕینی ڕێڕەوی مینەکان و کەوتە شوێنی نیشتە جێبوون یاخود کەوتە سەر ڕێگا و بانەکان ئاگادارمان بکەنەوە و ئێمە ئەو تیمەمان 24 ساعتە لە حاڵەتی ئامادە باشیایە بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتە یاخود ئەو تیمەی ئێمە مەسەلەن ژمارە تەلەفۆنی دیاریکراوتان هەیە؟ بەڵێ لە پەیجەکە دامانەوە پەیجەکەمان پێیجی دەستگای گشتی کاروباری مین دیارەتوانێت ئەو ژمارە تەلەفۆنە شەڕ بڵێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئەگەر حاڵەتێک لەبەرت بێ ئەکرد وڵا لەبەرم نییە بەڵامەکرێت لە دوایە هی بەڕێوەبەری چالەکیەکانمان پەیجی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان لە فەیسبوک کۆمەڵایەتی فەیسبووک هەیە زۆر باشە. کامەسیلانی پرسیارێک کە تا ئێستا زۆر کەس لای زۆر کەس دەکرێت چەند ناوچەمان ماوە تاوەکو ئەم پاک بکرێنەوە بە تایبەتی بە تەواوەتی لە مین ئەو ناوچانە کوێن ئەگەر ئاماژەیەکیان پێ بدەیت بۆەوەی کە هاوڵاتیان حەزەریانە بێ لەوانە ئێستا چونکە گروپەکان بە تایبەتی گروپی شاخڕەوی یاخود لەم وەرزایە کە خەڵک دەچێت بۆ سەیران حەزەری کوێ بکانە چێ بۆ شوێنێک دیارە ئێمە بە بەردەوامی بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە ناوی بەڕێوەبەراتی هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بە بەردەوامی تیمەکانی ئەم بەڕێوەبەرایەتی گشتیمان سەردانی ناوچە گوندنشینەکانیان کردووە و خولی هوشیاریان کردوێتەوە هەم بۆ گوندنشینان هەم بۆ مامۆستایانی ئاینی بۆی لە ڕێی منبەرەکانیانەوە پەیامەکان بگەێنن هەم بۆ پۆلیسی دارستان هەم بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایش کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاسایش بە بەردەوامی پەیامەکانی هوشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنیان گەیانووە ئەمە وەک پەیام بەڵام وەک ناوچەی پیسبوو لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانم من ئاماژەی پێ بم ئێمە پتر لە 234 ملیۆن مەتر مڕەبەعمان هەیە کە ناوچەی پیس بووە ئەم ناوچە پیسبووانە بێگومان دابەش بووە بەسەر سنووری کار و چالاکیانی بەڕێوەبەرایەتی گشتەکەمان لە سنووری پارێزگای کەرکووک و بۆ منتیقەی پشدەڕانیە و قەڵاتزێ و هێرە و هەڵشەوە بۆ منتیقەی شارباژێڕ و سنووری قەزای دووکان و بۆ سنووری ناوچەی شارباژێڕ و چوارتا و قایمقامەتی قەزای چوارتا و بۆ هەموو پارێزگای هەڵەبجە و لەم لاشەوە بۆ ناوچەی قەرەداخ و زنجیرە چیاکانی قەرەداخ ئەمە سنووری بەڵێ هەر سنووری کار و چالاکیەکانی ئێمێ زۆرترین مین کە چێنراوە خۆتان نەزان ئێمە هێڵی تەماس بوون لەگەڵ پارێزگای سلێمانی هێڵێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ وڵاتی ئێرانە بە بۆنەی شەڕی هەر ساڵی ئێران عێراقەوە زۆرترین مین لە ناوچە سنووریەکانی با بڵێن سنووری پێنجوێن و ئەو شوێنانی کە سنوور بوون لەگەڵ ئێرانە بەشێکی لە شارباژێڕ و بەشێکی لە ناوچەی هەڵەبجە کە ئێستا زۆرترینی ماوە زۆرترین ناوچەی پیسبوو لەو شوێنانە ماوە شوێنی دیاریکراو هەیە بڵێن لەو شوێنە بەڵێ ئێمە داتامان هەیە بە پێی داتاکانمان ئێمە هەمووی حەقڵە هەمووی دیمارکیشن کراوە ئەو شوێنانەی کە ناوچەی پیس بوون ئێمە عملیاتێکمان هەیە پێڵێن دیمارکیشن یاخود مارکین ئەو ناوچانەی کە پیس بوون هەموو سنوورەکان بۆردەرمان با بڵێن سنوورمان بۆ دیاری کردووە و نیشانەی مینی لێدانراوە و ئاماژەیە بۆ ئەوی کە ئەم شوێنە مەترسیدارە و مینی لێ بۆی هاوڵاتی لێ نزیک نەبێتەوە بەڵام زۆر جار وەک جەنابەت ئاماژەت پێەیە باران بارین و لافا و تۆپۆگرافیای کوردستان کە شاخ و دۆڵ و دەشت و ئەوەیە ڕێڕەوی مینەکانە گۆڕێ
مەسەلەن زۆر جار ناوچەی پاکمان هەبووە کە پاکراوەوە هیچ کێشێکی نەبووە لەبەرەوەی ناوچەیەکی پیس بە تەنیشتەوە بۆ یاخود نزیک بووە لە ناوچەیەکی پیش بۆ شاخاوی بووە بەهۆی باران و لافاوە مینەکان ڕێڕەویان گۆڕاوە ئەو ناوچە پاکەشان پیس کردێتەوە لەبەرەوە دائیمەن ئێمە لە ڕێی تیمەکانمانەوە هەموو ئاماژەیەکمان ناوە ڕوونکردنەوەی تاوامان ناوە لە ڕێی تیمەکانی هۆشیاریمانەوە بەوەی کە چ ناوچەیەک مەترسیدارە چۆن حەقلێک بناسنەوە چۆن شوێنێک بناسنەوە کە ئەم شوێنە مەترسیدارە و لێ نزیک نەکەنەوە لە ڕێگەی پەیامەکانیانەوە هەندێک شوێن هەیەوەکو خۆت ینی بە حکمی تۆپۆگرافی ینی لێژی ناوچەکانمان زۆر زیاتر ئەو ناوچانشی کەمینیان لێر ناوچە سنووریەکانن کە گرفتێکی گەورەیان هەیە لەو بابەتەیە لەم حاڵەتانەی کە بۆ نمونە ئەگەر شوێنێک هەبێ ینی ئەوە خۆتان دیاریتان کردووە هەندێک شوێن هەیە کە بەتابەتی لە ڕێگە سەرەکیەکانەوە نزیک بن مینیان تیاما بێت شوێن هەیە بەڵێ زۆر شوێنمان هەیە ئەو شوێنانەی کە هەمانە بە دیاریکراوی دیاریمان کردو یعنی بە دیاریکراوی بۆردەری بۆ دیاریکراوە سنووری بۆ دیاریکراوە علامەتی مەترسی مینی لێ ینی علامەتی مارکینی لێ دانراوە بۆ بەسم ئەو ڕێگانەیە سە بۆ نمونە ئەگەر لافااو بێت هەندێک شوێن هەمانە دیواری ڕاگرمان نییە بەڵێ نەخێر نییە لافااوەکە خۆڵ و کە خۆڵ و بابەتەکانی دیکەی هێنێت ڕوویەوە زۆر جار ڕوویەوە مەسەلەن ئەو کێڵگەمینە کە نزیکی شەقامێک بوو بێ جادەیەک بوو بێ بۆ نمونە پار ئاگاداریان کردنەوە لەسەر ڕێگەی لە منطقەی شارباژر لەسەر ڕێگەی گوندی کونجرین وتیان کۆمەڵێک مین هاتۆتە خوارەوە بەداخەوە یعنی زۆر جار هەر لافاوەکە شۆکار نییە زۆر جار خەڵکانێکیش هەن مەسەلەن کە ئاستی با بڵێن بەداخەوە ڕۆشنبیریان و ئاسی تێگەشتنیان بۆ مەترسیەکانی مین و تەقەمەنی زۆر کەمە دەستکاریەکەن مەسەلەن لە شوان و لە کۆمەڵێک کەس هەڵیەگرنەوە بەدەست هەڵێگرنەوەی بن لە شوێنێکی تر شوێنەکەی گۆڕن هەڵێگرن ئەیبەن یاری پێەکەن کە ئەمە مەترسێکی زۆر زۆری هەیە و ئێمە هەر لەسەر ئەوەش کە زۆر یعنی ئەو ئیشانەی کە ئێمە کردومان ناتوان سکاڵا لەسەر و کەسانە تۆمار بکەن زۆر جار ئەبێتە هۆی گیان لە دەستدانی مەسەلەن بۆ نمونە سەپار بەداخۆ زۆر بەداخەوەڵم حادیسەیەکی لەو شێوەیەمان هەبوو کە هاوڵاتیەک ژمارەی قوربانیەکانی بینمان ێستا چەندن ژمارەی قوربانیانی مین ئێمە شەهید نزیکەی پتر لە 650 کەس شەهیدمان هەیە بەس لە سنووری پارێزگای سلێمانیە و نزیکەی 1500 کەم ئەندامیشمان هەیە کە هیوایە لە تیمەکانی خۆتان لە تیمەکانی خۆمانە هاوڵاتی هاوڵاتیە بڵێن هاوڵاتی و ئەوانەی خۆمان تیمەکانی خۆمان لەبەرەوەی بەپی SOP و بەپی شێوازێکی ستاندەری جیهانی کارەکەن سپاس بخوا کەمترین شەهید و کەمترین کەم ئەندامان هەیە لە ماوەی ئەم ساڵداوەزام هەر لە سنووری پارێزگای هەڵەبجە بوو کە کەسێک لە تیمی ئێوە بوو مینێکی پیاتەقی بوو بەڵێ مینێکی پیاتەقیەوە بۆ هۆی شەهید بوونی دیارە بە هەڵەت داخلی ناوچەیەک بوو کە ناوچەکە مینی مەترسیداریشی لێبوو بوو ئێمە هۆکاری چوونەکەیمان نەزانی بەداخەوە بەڵام لە ئەرکانەوەی نەخێر کاتی کەرەنتینە بوو بەداخەوە ئیتر نازانم بۆ سەردانی چ شتێک چوو بۆ ئەو ناوچەیە بۆ هۆی گیان لە دەستانی لەگەڵ ئەوەیە پار ئێمە هەر پاگر ئەم مەوعیدە لە مانگی چواری پار لە هەر لە ڕەمەزانە بوو هاوڵاتیەک بۆ کۆکردنەوەی گژوجیا لە منطقەی پێنجێن و ناڵپارێز چوو بوو چوو بە شوێنێکەوە سنووری مین ڕێژکرا بوو هەرچەند ئاگاداریش کرا بۆ کە ئەو ناوچەیە مینی لێ مەترسۆت بووی نا هیچ نییە مەترسێکی ئۆتۆی نیە فەقیرە بۆ هۆی گیان لە دەستدانی ئەو بوو پەیوەندیان پێوەکردین حتا هێنانەوەی تەرمەکەی کەس نەی ئەوێرا بچێتە ئەو سنوورە تیمەکانمان خۆشبەختانە چوون پاش ماندووبوونێکی زۆر کە ڕێڕەوێکی زۆر دوور و درێژیان بۆ کردەوە پاچیان کردەوە بە پێیستانداردی جیهانی کارەکەین تەبان ئێمە گەیشتنە سەر تەرمەکەی و تەرمەکان هێنا بەداخەوە کە گیانی لە تیمی فڕۆکەوانی هەیە لە ناو پارێزگای سلێمانی ئێستا هاوکارتان نین لەو بابەتانەیە زۆر ئێمە هەتا ئێستا پێویستمان بەوە نەبووە کە لەگەڵ تیمی فڕۆکەوانیا تەنسیق بکەین چکە خۆ دەزانی بۆ نمونە ئەم حەدەسەی کە ڕوویە پار لە مانگی ڕەمەزانە پار ئەم وەختە بۆ بزەبت لە مەوعیدەیە لە منطقەی پێنجێن و ناڵپارێز خۆی لە ناوچەیەکی مەترسیدارە و کەسی کە چۆتە ناوچەیەکی مەترسیدارەوە ئێمە گەرتیمی فڕۆکەوانیش بێن ناتوانین یعازی بیت چۆن یعازیەتی لەو شوێنەیە مەسەلەن بنیشێتەوە یا ئەو بکە مەگەر مەساحەیەکی گەورەی بۆ پاک بکرێتەوە کە وەشکاتێکی زۆریەوێ ئەنجا یعازی پێ بدرێت لەجینا لەوانەیە فڕۆکەکەش با بڵێن بخاتە خەتەرەوە و ژیانی فڕۆکەوانەکەش بچێتە مەترسی مەسەلەن شوێنێکی سەخت بێ ئەگەر نەتوانن بە ئاسانی ئەو ئێمە ئەو تەنسیقەمان هەیە یعنی ئەگەر حاڵاتێکی لەو شێوازە ڕووبە ئەوان دەست پێشخەری ئەویان کردووە کە هاوکارمان بن بەڵام هەتا ئێستا حاڵاتێکی وا ڕووی ناوە کە ئێمە داوای هاوکاریان لێ بکەین بابەتێکی دیکە هەیە هەندێک کەسێک کە مین هەڵەگرێت بێگومان ینی کە ئێستا کە ئەو باشتر شارەزان کە میندا دەدرێت بە پێی نەخشەیەک دانرا ینی نەخشەی سەربازی لەوانە ئێوە لاتان بێ ئەو گرفتتان هەیە کە کێکێک مین هەڵەگرێتەوە نەخشەکەتان لێ تێکەیە ڕێڕەوەکانتان لێ تێکەیە
خۆی گەورەترین کێشەی ئێمە کە یەکێک لە هۆکارەکانی سستی بەڕێوەچوونی پرۆسی من هەڵگرتنەوەشە ئەوەیە کە ئێمە نەخشەکانمان لەلا نەماوە بەداخەوە یعنی کاتی خۆی ڕژێمی باسی فاشی کە لە ناوچوو کە ئەم مینانەی چاندووە لەم سنوورەیە نەخشەی بۆ بەجێ نەهێشتین هەموو نەخشەکانی لە ناو بردووە کە ئەو ڕژێمە نەما ئێستا ئەو ناوچە مەترسیدارانەی کە دیاری کراوە بە هاوکاری ڕێکخراوانی و دەوڵەتەکان و کانی ئەو کاتە کە دیاری کراوە بەبێ ئەوەی هیچ نەخشەیەکی چاندنی مینەکانمان لا بێ ئێمە کارەکەین مەسەلەن بۆ نمونە هەموو کاتێک من ئاماژەم پیاوە لە زۆربەی زۆری بەرنامەکانە یەکێک لە هۆکاری سستی پرۆسەکە ئەوەیە چکە گەر نەخشەت لا بێ یەکسەر زانی ڕەتڵی مینەکان لەکوێوە ڕۆشتووە چۆن ڕۆشتۆ هەڵیەگری ئەو پەرەکە گەر یەک دوانێک ڕێڕەوی مینەکان گۆڕابێ ئەوش ئەمەلیەکی زۆر قورس نابێت بەڵام ئێستا من نەخشەمان لا نیە کەڵێن ئەم ناوچەیە مەسەلەن ناوچەی پیس ئەوەی کێسە لە وێنەکان دیارانی ئەبێ مەسحی تەواوی ئەو شوێنانە بکەنەوەی کێسا هاتیمەکان دیارن ئەبێ مەسحی هەمووی بکرانی ڕێڕەوێکی دیاری کراونی باڵێ بێ مەسحێکی تەواو بکەین و حتا ئێمە ئامێرەکانمان لە هەموو دنیا شەهرە و ئامێرەی بەکارێنێ ئامێری میندۆز نین تایبەت بێ بەس بە دۆزینەوەی مین ینی جاری وای پارچێ ئاسن لە ژێرزەوەکە ئەم سەوت دەرەکە ئەبێ ئەم دیماینەرە بە پێی SOP حەفر بکە حەفرێکی مەسافەیەکی زۆر جاری وای عەرزەکە زۆر ڕقە حەفرەکە کە سیرەکان مەسەلەن بزمارێک دەرەچەیە پارچە میتاڵێک دەرەچێ حەفرەکەش بەبێ بە حەزەرەوە زۆر بە حەزەرەوە چکە جاری وای لە عەمەلی ئەوە هەندێک وێنە هەیە ئەوانە ئەوە نەخشەی خۆتانەیە ئەوە نەخشەی خۆمانە ئەو بۆردەران ئەو ئێمە طبعاً دیارە ئەو ناوچە پیسبوانەی کە هەمانە ئێمە ئیکەین بە مایند ئێریای پێڵێن باڵێن ئەبێ بە مایندفیلد یعنی ناوچەی مەترسیدارەکەین بە حەقلی مین سنوورەکان بۆردەرەکان بە تەواوەتی تەحدید دەکەین ئەنجا کە دیاریەکەین ئەو نەخشەی کە بینیت ئەوە تیمەکانی خۆمان تیم لیدەرەکە کە ئەچێتە بەردەسی نەخشەکە ئەی کێشە کە دەسەکا بە ئیشکردن با بڵین دەسەکەن بە پاکردنەوەی ناوچەکان دیاریەکەن لەسەر ئەو نەخشەیە و نەخشەکە تەسلیمی سەرۆ خۆیان کە گروپ سوپەرڤایزەرە یاخود هەر سەرکردەیەک هەر لیدەرێک کە سەردانی حەقلەکەکە پیشانیان کە چۆن کاریان کردووە لەم چێڵگەمینەیە مەساحەی چەندێکیان پاکردوتەوە بە چەندێک ماوە هەر لەسەر و بابەتەی کە بۆنون ئەگەر مین لە شوێنێکە هەبێت کێتە سەر شەقامێکی گشتی یاخود شوێنێکی گەشتیاری ئەم بابەتانە ئێوە تیمی لە ناکاوتان هەیە ڕاستە خۆ بچێ بەدەبی ئەو بابەتوانی بۆ ئەوە نەبێ وەکو شوێنێکی ئاسایی کاتی بۆ بەڵێ ئەمە تیمی ئۆدیمان هەیە تیمی تەقەمەنین هەر بەس ئەوەنە یعنی خەبەرمان بگاتێ و تیمەمان 24 ساعتی لە حاڵەتی ئامادە باشیان ڕاستەوخۆ ئەوانە هەمویان کەسی بە ئەزمونن کەسی شارەزا و بەتوانان کە هەمویان ئەزمونێکی زۆریان وەرگرتووە لە سەردەمی ڕێکخراوانی و دەوڵەتەکانەوە لەگەڵ ئەوان کاریان کردووە و ئێستاش بەردەوام ئێمە لە ئەپدەیتکردنی کادرەکانمانین ینی ئەگەر لە حاڵێک شەبوون لێک دەوام دەست پێ بکاتەوە ئێوە تیمەکانتان بکەونەوە ئیش تیمی ئەو حاڵەتە ناکاوتان هەرجیایە دایمە تیمی ئێمە دایمە تیمی ئۆدیمان لە حاڵەتی ئامادە باشەیە لە هەر سنوورێک بێ یەکسەر ئەو تیمەمان ئەنێری ئەگەر ئەو تیمەژ نەبێ ئێمە کادرەکانمان هەموو لە بوارەی زۆربەی زۆریان کۆرسی پوشەڵکردنەوەی مین و تەقەمەنیان بینیوە بەڵام وەک تەخەسوس تیمی ئۆدیمان متەخەسسن بەو بوارە یەکسەر ئەیانێرین ئەگەر نەبێت نیو تیم متەفەڕقەکەین یەکسەر بۆ ئەو حاڵەتە لە ناکاوە ڕێنماییتان بۆ ئەو کەسانەی کە ئێستا بۆ شاخڕەوی بێ یا بۆ گژوجیا کۆکردنەوە قارچک هەر بابەتێک لەم شوانەیە بۆ گەشتکردن لەم کاتەیەکە دەچنە دەرەوە چ ڕێنمایەک بۆتان وەڵاهی من لێرەوە لەم کەناڵە بە ڕێزەی جەنابتانەوە هەموو کاتێکیش ئاماژەم بەوەیەوە ئەوەنە ئەڵێم پێویستە خەڵکی کوردستان ئەو خەڵکە خۆشەویستەی ئێمە لە مەترسی مین تێبگەن چکە مین بەڕاستی ناری لەگەڵەکرێ وەنە ئەکرێ مەترسیەکەی پشتگوێ بخرێ چکە قاعیدەیەکمان هەیە ئێمە ئەڵێ دەستکاریکردنی مین و تەقەمەنی هەڵەکە یەک جارە ئیتر ئەو یەک جارە هەڵەیە یاکەم ئەندام تەکە یا ژیانت لە ناوە لەبەرەوە من ئەوەنە ئەڵێمیشێک پەیامی من بۆ ئەو خەڵکە ئەوەیە ئەڵێم کۆکردنەوەی گژوجیایەکی بەهارە ئەوە ناهێنێت کە ژیانی خۆتی بۆ بخەیتە مەترسیەوە ئەو شوێنانەی کە ئێمە ئیعازمانەوە ئەو شوێنانی کە ئێمە مارکینمان داناوە کە ئاماژەمان پیاوە کە چێڵگەی مینە ئەو شوێنانی کە لە پەیامەکانی تیمەکانی وشاریەوە پێتان بە خەڵکەکە ڕاگەنراوە خاستن گوندنشینەکان کە ئەمانە گومانی لێ ئەکرێت کە ناوچەی پیسبوو بێ کە چێڵگەمین بێ تکایە نزیشی مەکەونەوە لەبەرەوەی ئەبێتە هۆکاری لە دەستدانی ژیانتان و گژوجیایەکی بەهارە ئەوە ناهێنێت کە مرۆڤ ژیانی خۆی بۆ بخاتە شوێن هەیە ئێستا لە کوردستان گومانی بوونی مین هەبێت و مارکین نەکرابێ نەخێر نیمانە ئەوان ئەو شوێنانی کە هەیە مەگەر یەک حاڵەت ڕوویا بێ وەک باسمان کرد لە فاو و بارانەوە ئەمانە ڕێڕەوی مینەکەی گۆڕی بێ یا تەقەمەنیەکەی گۆڕی بێ لە چێڵگە پیسەکە بردوێتە شوێنێکی پاگەجینە ئەو شوێنانەی کە ناوچەی پیس بوون و کە مەترسیدارن هەمووی نیشانە ڕێژکرا
لەسەر هەر گروپی شاخرەوی بانی هەندێک کەسێکە گروپەکان دروست دەکەن و دەچنە دەرەوە و بەبێ ئەوەی ینی تەنسیقێک لەگەڵ ئێوە بکەن یا بەبێ ئەوەی جاری هەندێک جار هەیە کەسێکی شارەزایان لەگەڵا بێ تووشی گرفتی وا بوون کە گروپێ بکرێتە ناومیونەوە ئێوە فریان کەوت بن هەتا ئێستا حاڵەتێکی وا ڕووینەوە بەنیسبەتی ئێمەوە بەڵام من خۆشحاڵە من بەوەی کە ئەو تیمانە کە تەشکیل لە بنچکە کۆمەڵی گروپی من دەست خۆشیان لە یەکەم کە کۆمەڵی گروپی لە هاتووی شاغڕەویمان هەیە لێرە لە پارێزگای سلێمانی بزات خۆشحاڵە بووم بەوەی کە کۆنتاکتێک تەنسیقێک لەگەڵ بەڕێبەتی هیچ نەبێ بەڕێبەتی هۆشیاری مینی بەڕێبەتی گشتەکەمان بکەن بۆی کۆمەڵی ئامۆژگاری و ڕێنماییان بنێ لەسەر مەترسیەکانی مین و تەقەمەنی و کۆمەڵی معلوماتیان بنێ لەسەر ناوچە پیسبووەکان یاخود لەسەر معالمی حەقل چ شوێنێک کێڵگەمینە چ شوێنێک ناوچەی مەترسیدارە بۆی لە حاڵەتێکە کە ئەڕۆن ئەو شوێنانە بناسنەوە یاخود چەند وێنەیەکیان بنێ و چەند پۆستەراتێک و چەند ڕوونکردنەوەیەک لەسەر ناسینەوەی مینەکان ناسینەوەی تەقەمەنیەکان بۆی کە چوونە شوێنێکەوە پارچە ئاسنێکیان بینە دەستکاری نەکەن لە پرسیارەکان وڵا ئەوە بێجاران هەنی خولی هۆشیارکردنەوە ڕێنمایی پێدانتان زۆر بوو بەڵام ئێستاستەکەم بردەوە دەکەم بوو بێتەوە خۆی هەر بەردەوامین ئێمە کەم نەبووتەوە لە بەرەوەی ئێمە تیمەکانمان بەردەوامن لە کارا بەس ئەم ماوەی کەرەنتینە زیاتر پەیامەکانمان لە ڕێی پەیجەکەەوە بڵاوەکەینەوە ئەجنا وەک تیمەکانمان ئێمە بەردەوامی پلانمان هەیە ساڵانە چەند گوند چ سنوورێک تەوعیە ئەکرێ حتا ئەگەر لە شوێنێک سەردانی خوێندنگاکانیش دەکەن بەڵێ خولی هاوی نەمان هەیە بۆ خوێندنگای گوندەکان مەسەن ئەو پشووی کە هەیەی لە گوندەکەیە بۆی مناڵەکە هەم بێزار نەبێ و هەم کۆمەڵی بەرچاوڕوونی بینێ لەسەر ئەوەی کە مین و تەقەمەنی چی و مەترسیەکان ژێبۆی نەچێتە دەشتێکە و دەستکاری مینێ بکە و ژیانی ئەو بکە ئەو خولە لە کۆمەڵی لە ڕێی شعر و لە ڕێی مۆسیقا و لە ڕێی کۆمەڵێ ئۆپەرێتەوە تیمەکانمان پەیامی جوانیان ئەگەیەنێ ئۆپەرێتی جوان ئەکەن شانۆیی ئەکەن لەسەر مەترسیەکانی مین و تەقەمەنی کۆمەڵی مامۆستای بەتوانامان هەیە لە تیمەکانی وشیاری کە ئەو پەیامانە لە ڕێگەی ئەوانەوە ئەگات حتا مامۆستایانی ئاینی خولیان بۆ ئەکرێتەوە بۆی لە میمبارەکانیانەوە لە خۆتوی جومعە پەیامەکان بگەێنن پۆلیسی دارستان بە بەردەوامی خولمان بۆ کردوونەتەوە یعنی بە بەردەوامین لە مەوزوعی گەیاندنی پەیامەکانی چکە کارێکی زۆر زۆر گەورە ئەکا مەوزوعی تەوعیە مەوزوعی وشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی کارێکی زۆر زۆری کردو و جێدەستیان دیارە لە کەمکردنەوەی ڕووداوەکان چکە پێشتر هەتا ئەگەر جەنابەت تەمەنێکی ئەوەتە بێت لە دوای ساڵەکانی نەوەیەکەوە کە ڕژێمی بەعس لە ناوچ کەس مینی ناناسی خەڵک بە ئاس ئەو کاتە زۆرترین حادیسەکانمان لەو سەردەما بوو لەبەرەوەی کەس نێزانی مین چی بینی دەستکاری هەندێک هەیە بۆ نمونە بۆ هیرمەڵی مینی دەبابەیە نازانمەش بابەتی دیکەی خەڵک زۆر خۆی ناپارێزێ لەوانە وڵا هیچ جێگەی داخە لە بەرەوەی من ئەوە مەترسیان نیە ئەوانەش چۆن مەترسی نیە مینی دەبابە ئەگەر مینێکی دژە کەسی مەسەلەن نیسبەتی ساچمە و با بڵێن TNT و ئەو موادەی کە تێ بەکار هاتووە نیسبەتێکی کەم بێەوە نیسبەتیانی ئەوەیە کە ئەڵێن بۆ نمونە بە ئەمە پێویستی بە قورسایەکی زیاتر هەیە کە بیتەقێنێتەوە بەڵام وەک باسمان کرد مین هیچ جۆرێکی ئەمانی نییە یعنی لەوانەیە هەر لە حاڵەتی دەستکاریکردنەکە خۆی شتێک بێتە هۆکاری تەقانەوەگەی نەوەزانی لەوان ترقەیەکی بچوو یا بۆ نمونە لە چەند ساڵێکە ماوەتەوە لە شوێنایە لەوانەیە گرفت دروست بزەبت وایە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ینی ئەوەی کە پێشتر MAG و ئەم بابەت ئەنە هەبوون ئەمانە ڕۆڵیان ماوە ئێستا لەناو باشووری کوردستان و ئێوە کۆنتاکتان لەگەڵیانە هەیە کادیرتان هەیە تا ئێستا خولیان بۆ بکەنەوە خۆی من ئەمێ دەستخۆشی لە ڕێکخراوی بزات MAG بکەم کە هەتا ئێستا کارەکەن لە هەرێمی کوردستان و لە شەڕی داعش شاڕۆڵێکی زۆر زۆر باشیان بینی زۆربەی زۆری کادرەکانی ئێمە یعنی ئەمێنەی شارمەوە پەروەردەی دەسی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانن کە لە کاتی خۆیان هاتنە کوردستان و دیارە MAGش ماکی بەریتانیەکێکە لەو ڕێکخراوانەی کە جێدەستی دیارە هەم لە پەروەردەکردنی کادرەکانمان کە و کادرە خۆماڵیانەی کە ئێستا ئێمە هەمانە ئێستا ئێمە کادرمان هەیە مەسەلەن ئەنتەرناشناڵە ینی نێودەوڵەتیە ئەتوانێت لە هەموو ئەنحای عالەمەگەر بڕوە لە هەج ڕێکخراوێکی نێودەوڵەتی کارکە بە مەمنونی وەری ئەگرن و دەستخۆشیشی لێەکەن و بە مەبلەغی پارەی زۆر خەیاڵیش کادری لەو شێوەتان هەیە سەدان کادری لەو شێوەمان هەیە لەسەر ئاستی دەستگا هەزاران کادری لەو شێوەیەمان هەیە چکە ئەو کادرانەی کە ئێمە هەمانە هەمویان یەکەم پەروەردەی دەسی ئەو ڕێکخراوانان دوو هەم بە بەردەوامی ئەبدەیت دەکرێنەوە بۆ ئاسم کرد مەسەلەن ساڵانە چەندین کارمەندمان ئەنێرینە دەرەوە لەسەر بودجێ حکوومەتیژنا لەسەر بودجێ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەنێرین کۆرسیان بۆ کرێتەوە لە بوارە جیاجەکانی هەم هوشیارکردنەوە هەم لابردنی مین هەم پوچەڵکردنەوەی مین و تەقەمەنی لە هەموو بوارە جیاجەکانی باری مان ئاکشنا خولیان بۆ کرێتەوە ئەو معلوماتەوە ئەو ئەزمونەی کە هێنا
زیاتر ئەپدەیتێکەنەوە زیاتر معلوماتی زیاتری مۆدرن و سەردەمیانەی ئەخەنە سەر و بە بەردەوامیش لە کاران. تیمەکانیان تیمی گەورە ماون یا هەندێک تیمی بچووکیان ماوە ئەوان لێرە MAG ئەو ڕێکخراونە خۆی MAG بە تایبەتی NPA و MAG مان هەبوو لەسەر تاوە ئەو ماوەی کە زۆریشان کرد NPA نەرویجی دیارە NPA نەرویجی کارەکانیان لە بواری مینەوە گۆڕی بۆ زیاتر بۆ چەند بوارێکی تر بەڵام MAG هەرماون لێرە کارەکەن بەڵام لە شەڕی داعشا زۆربەی زۆری تیمەکانیان سەحب کردەوە بۆ ناوچەکانی شەڕی داعش بۆ پوشەڵکردنەوەی ئەبووە ناسیفە و ئەو شوێنانەی کە شوێنی تەماس بوون و کە شوێنی داگیرەکران و دوایی ئەگیرانەوە لەلایەن هێزی پێشمەرگەوە لەوێ کاریانە کرد بەڵام چەند تیمێکیان لێرە خۆشبەختانە هەرماوە کارەکەن لە ناوچەی باژار. بودجەتان نییە؟ چۆن گەورەترین گرفتی بودجەیە خۆی ئەگەر میزانیە خۆی عادەتەن وتراوە ئەلئیدارەوە لە اقتصاد ئەگەر میزانیە هەبێ ئەگەر پارێکی باشە بەردەستا بێ ئێمە ساڵانی پێشوو وەک باسمان کرد تەنها خۆمان کارمان ناکرد خۆمان کارمانەکرد ڕێکخراونێ دەوڵەتەکان چەندین ڕێکخراوکاریانەکرد لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای هەم نێو دەوڵەتی و هەم ناوخۆی کە لە بواری ماین ئاکشنا کاریانەکراوانە بە شێوازی تەندەر کاریانەکرد ئێمە زەویەکانمان ئامادە کرد تەندەرەکرا ئەوان تەندەریان لێ بە کەمترین سعر بۆ کۆمپانیایەک دەرەچوو ئیتر خۆتر ئەزانی کاری کۆمپانیا زیاتر مەسەلەن بۆ نمونە هەدەفی لەبەرەوەی هەدەفی ڕەبحە کارێکە سەریعترە بوو تۆ مەسەلەن بۆ نمونە کارێک دەستە جەمعی بێ بیکەی جیاوازەوەی کۆمپانیەکانتان نەماوە کۆمپانیەکانمان لە دوای ئەوەی کە قەیرانێ ئابووری ڕووی کردە وڵاتەکەمان و هەرێمی کوردستان بە تایبەتی لە بڕینی بودجەوە ئەو کۆمپانیانە زۆربەی زۆریان کارەکانیان ڕاوەسا وەک سەرجەم کۆمپانیەکانی تری بواری بیناسازی و بوارەکانی تر حتا زۆربەی زۆریان نەتوانم بڵێ مایەپوش بوون بەو هۆکارەوە لەبەرەوەی کۆمەڵی وەسائل و مەکائین و ئەویان گرتبوو کۆمەڵێک کارمەندیان گرتبوو بە گرێبەست پارەیەکی زۆریان سەرف کردبوو ئیشەکانیش ڕاوەستێنرا تەندەر نەما لەبەرەوەی حکوومەت میزانیە بوو تەخسیسێکمان نەبوو بۆ ئەوەی کە لە بواری تەندەری ناکار بکەین لەبەرەوە زۆربەی زۆریان ئەتوانم بڵێم مایەپوچ بوون و زۆربەی زۆریشان لە کار ڕاوەستاون چاوەڕوانی ئەوەن دەرفەتێک دروست بێت کە میزانیە تەخسیسێکمان بۆ بێ لەو بوارە کار بکەنەوە. هەمیشە ئەو کەسانەی کە لە دەستگای کاروباری من قسەیان لەگەڵاکەم گرفتێکی دیکەشتان هەیە کە لەسەر مەسەلەی قوربانیەکان و بریندارەکانتانە ئەوە نەگەشتەوەی کە سنووقێک دروست بکەن بۆ بابەتانە بۆ هاوکاریکردنیان لای حکوومەتەوە وەزم خۆتان لە بینی خۆتان سنووقێکتان هەیە بەڵام حکوومەت تا ئێستا ئەم کارەی بۆ نەکردوون وەکو خانەنشینی نەخێر هەتا خۆی دوو حاڵەتە یەکێکیان مەوزوعی کەم ئەندام بوون و با بڵێن شەهید بوونمان هەبوو هی ستافەکانی خۆمان هی ناو دەستگای گشتی کاروباری مین و ئەوانەی کە لە بواری مینا ئیشەکەن لەبەرەوەی بەگرێبەست ئیشەکەن بەداخەوە هەتا ئێستا هیچ شتێکی ئەو تویان بۆ نەکرا شەهیدەکانمان بە فەرمانێکی دەستگای وەزارەتی شەهیدان کاتی خۆی موافقی ئەویان بۆ کردین کە شەهیدەکانمان وەک شەهیدی سەنگەر ئیمتیازیان پێ بدرێت بە وارسەکانیان بەڵام کەم ئەندامەکانمان هەتا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە کە وڵاتیەکی کەم ئەندام چۆن لە ڕێعای ئیجتیماعی موچەیەکی 150,000 بۆ بڕێتەوە لەو زیاتر هیچ شتێک نەبووە بۆ کەم ئەندامەکانمان بەڵام ڕەشنووسی پرۆژە یاسایەکمان تەقدیم کردووە بۆ ماف و ئیمتیازاتی پیشەگەری من بۆەوەی ئەو کەسانەی کە ڕۆحی خۆیان فیداکەن لەو بوارە ئیشەکەن خۆ دەزانی ینی ئیشێکی زۆر پڕمەترسیە مامەڵەکردنە لەگەڵ مەرگا ڕۆژانە کۆمەڵە ستافی ماندوونە ناز ئەچێت ئەو کارە ئەکا هەم خۆی لە دڵ ڕاوچایە هەم خێزانی هەم ماڵ و منداڵی هەم کەس و کاری دایمە لە دڵ ڕاوچیان ڕۆژێک لە ڕۆژان مینێک پێی نەتەقێتەوە و کارە ساتێک دروست بێ ئێمە ڕژنووسێکمان تەقدیم کرۆ بە ئومێدی ئەوەین کە ئەم پەرلەمان دەنگی لەسەر بەن و بیکەن بە یاسا بۆ ئەوەی ماف و ئیمتیازاتی ئەو چینە گیان بەخشە گیان بازە نەفەوتێ و مافیان دابین بکرێت چکە بەداخەوە مەسەلەن کارمەندمان لایە 25 ساڵە 20 ساڵە لەو بوارە ئیشەکە بەیانی ئەگەر تووشی نەخۆشیەک بێ بچێتە ماڵەوەی بڵێن خوا حەفیز بێ ناتوانین خانەنشینی بکەین لەبەرەوەی بەگرێ بەسکار بۆ ئێماکە ئەمە گرفتەکەی لەبەرەوە هەمیشەیەکان وانین نەخێر هەمیشەیەکانمان وانین چەند کارمەندی گرێبەستۆی ئێمە لە 99.9 ئەو ستافانەمان کە لە بواری ماین ئاکشنا ئیشەکەن و ئیشە ڕاستە و خۆکاکەن لەگەڵ حەقڵا و لەگەڵ مینا مامەڵاکەن گرێبەستن هیچی واتانە کە گرێبەستی کەمترینمان هەیە میلاکی هەمیشەیی ئەوانش زیاتر ستافی ئۆفیسین ستافی حەقلینین یعنی لەناو ئۆفیسیشەکە ناچن ناو حەقڵەوە ئەی لە بابەتێکی دی ئەگەر کەسێک بۆ نمونە لەو گرێبەستانە ئەگەر بریندار ببێت تا کاتی چارەسەرکردنی
هیچ ئەرکێک ناکەوێتە سەر حکومەت هیچ ئەرکێک ناکەوێتە سەری تەنها لەو سندوقی خۆبیمەیە سێلف ئینشورانسی پێڵێن خۆیان هەر کارمەندێکەڵە سێ مانگانە بڕێک پارە ئەیا دەیکاتە ئەو سنووقەوە لەو سنووقە لیژنەیەکی باڵا هەیە سەرپەرشتیەکە ئەگەر هاوکاری بکرێت دامی دو پرسیار لە ئەو ناوچانێکە لە دەستی داعش ڕزگار کراون شوێنمان ماوە تا ئێستا پاک نەکرابێتەوە بە تەواوی خۆی ئەوەی کە ئەرچی ئێمە بوو مەسەرەن لە کاتی خۆیان شان بەشانی پێشمەرگە تیمەکانمان ئیشانە کرد کە هێر شەکرا مەسەرەن ئەو شوێنانەی کە پا ئەکرانەوە نەئهێڵرا خاوڵاتی و کەسانی ئاسایی و حتا بەعزێک لە برادرانی هەواڵانی پێشمەرگەش داخلی شوێنەکە من تاتیمەکانی مەشان بەشانی ئەوانە ڕۆشتن پاچیان ئەکردەوە هەم لە عبوە ناسفە با بڵێن بۆم بیچێنرا و هەم لە مین و تەقەمەنی و پاشان خەڵکی ئاسایی یاخود خەڵکانی تر داخل ئەبوون ئێستا بەعزە شوێنێکی کەم ماوە کە ڕێکخراوەکانی FSD و کۆمەڵی ڕێکخراوی ترکاری لەکەن تیمەکانی ئێمە زیاتر ناچن داخلی ئەو ناوچانە نابن چکە ئەوەی ئەرچی ئێمە بوو سنووری هەرێمی کوردستان و کارمان لێ کرد و شەهیدیشمانتیایە حتا یعنی ئێمە لە زمار 4 شەهیدمانە کە هەمویان یەشیان معاون مدیر عام بۆ عنوانی وەزیفی بەداخەوە لە خانوویە کاویستیان پاچی بکەنەوە تەڵەی بێ ئاگا بوو بڵێن لە مەدخەل کە چوونە ژوور لە دەرگای بینی ئینەکە تەڵەیەکیان وەدانەبوون TNT هەر خانووەکە وەسەلە باش لەشتان ساغ بێوان دوو نەبن زۆر سپاس بەڕێز محسین عەبدولکەریم بەڕێوەبەری کاروباری بین لە پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکە بەشدار بووی لەگەڵمانە دەچینە لای برگەیەکی دیکەمان برگەی نیگامان هەیە دواتر دەگەڕێنەوە بۆ درێژدەتان بە بەرنامەکەمان دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دوم بەرنامەکەمان قسە لەسەر بابەتێکی گرنگ دەکەین بە تایبەتی لەم کاتەدا کە باشووری کوردستان و زۆربەی وڵاتانی جیهان کە ئەوانەی کە بەرەمهێنەری نەوتن ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بوونەتەوە نەک تەناوانی کە بەرەمهێنەری نەوتن هەندێک لە وڵاتانی دیکەش کە سەرمایە و گوزاری و ئابووری یان پشت بە سەرچاوەکانی دیکە بەستووە بەهۆی قەیرانی سەردەمی کۆرۆناوە گرفتێکی دارایی گەورەیان ڕوبەڕوو بۆتەوە لە باشووری کوردستان هەر لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەمە دووەم جارە کە ڕوبەڕووی قەیرانێکی دارایی گەورە دەبینەوە لە ڕابردوودا زۆر قسە کرا لەسەرەوەی کە لە قەیرانەکەی ڕابردوو کە پشت بە بەرهەمە ناوخۆیەکان بەسرێت لە کشت و کاڵ لە پیشەسازی لە سامانی ئاژەڵ لە بابەتەکانی دیکە بەڵام بەداخەوەکو هەمیشە بێپلانی وای کرد کە نەتوانرێ پشت بۆ بابەتە بەسرێمە هەرچەندە ماوەی ساڵێک
قەیرانەکە هەنگاو بە هەنگاو لێمان دوورکەوتەوە هەندێک بابەت کران کە دەتوانرا سوود لەو سەرچاوانە وەربگیرێت بەڵام دیسانەوە سوودی لێوەرنەگیراوە ئێستا کال لە نێو قەیرانێکی گەورەی داوەزینی نرخی نەوت و لە هەمان کاردا قەیرانی ڤایرۆسی کۆرۆناین کە سەرچاوی داهاتە ناوخۆیەکان و داهاتەکانی دیکە نەماون و موچە ئەوە زۆر دواکەوتەوە بۆ 2 مانگ دەچێت کە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە زۆر کەس قسە لەسەرەوە دەکەن کە لە وڵاتە گەورەکان ئەگەر بێت و قەیرانی لەو شوێشیان ڕوبەڕوو بێتەوە بە بەرهەمە خۆماڵیەکانی خۆیان دەتوانن ئەگەر زۆریش نەبێ بۆ ماوەی چەند ساڵێک بتوانن خۆیان بژێنن بەڵام لە باشووری کوردستان چی ئێمە چۆن دەتوانین لە حاڵەتێکی لەم شێوەیەدا کە نەوت داوەزیوە و قسە لەسەرەوە کاکە سنوورەکان دابخرێ ئەگەر سنوورەکان دابخرێن ئێمە چۆن پشت بە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان ببەستین ئەمانە تەنها قسەی ڕاگەیاندن نەبن چی کراوە حکوومەت چی پلانێکیان هەیە لایەنە پەیوەندیدارەکان چ پێشنیارێکیان بۆ ئەنجومەنی وەزیران کردووە ئەنجومەنی وەزیران جێبەجێ نەکردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز ئاوات ئەحمەدمان کردووە کا جێبگری بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە سووری پارێزگای سلێمانی کاک ئاوات ڕۆژ باش و بەخێر بێن کاک ئاوات بابەتە گرنگەکە ئێستا ئەوەیە کە ئەمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووەمە دووهم جارەکە ڕوبەڕووی ئەم قەیرانە گەورە بینەوە پێشووتریش هەر قسە کرا لەسەرەوەی کە پشت بەرهەبەران خۆماڵەکان ببەسرێت ئەو بەرەمانەی کە هەمانە ئەتوانین سەرچاوی داهات بێ بۆ خۆمان چووکە ینی زەویەکی باشمان هەیە کەش و هەوای گونجاومان هەیە دەتوانین یان لە زۆر شتا سوودی لێوەربگرین بەڵام پرسیارە سەرێکیەکە ئەوەیە سوودی لێ نەبیندا دێمە سەر ئەو بابەتە ئێوە پێشنیارتان کردووە پلانی خۆتانتان پێشکەش بەلایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت کردووە بۆ ئەمە بکەن بەڵام سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم بۆ پرسیار تەقلیدی کە ئایا ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان لە سامانە ئاژەڵیەکان دەتوانین پشت بە خۆمان ببەستین بۆ ئەوەی کە بتوانین پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە پشت بە دەرەوە نەبەستین بەڵێ ئەتوانین لە هەندێک بوارە پشت بە خۆمان بەستین بۆ نمونە ئێستایمە بواری پەلەوەر کە باسی سامانی ئاژەڵەکەین بواری پەلەوەر بەرهەمێکی زۆر باشمان هەیە هەر ئەمداتانی ئەم ماوەی پێشوو ئەم چەند مانگە کە ئەم حاڵەتی نەخۆشیە ڕوویە ئێمە تەنها لە مانگی 2 3 و 4 تقریبان زیاتر ئەو بەرهەمەی کە هەمان بوو مانگی 3 و 4 لە ناوڕاستی 3 تاوەکو کۆتایی 4 کە نزیکەی 5 ملیۆن جوچک لە ناو شێلگە پەلێوەرەکانە بوو ئەمەش بەڕاستی ئێمە لەوانەیە کە ملیۆنێک ملیۆن جوچک بەشی بەرهەمی خۆمان کاو زیاتر ئەوەی پێویست ئەوەی کە هەیە زیاد لە پێویستی خۆمانە ئەتوانین بە شێوەیەکی باش هەناردەی دەروەی بکەین بەڵام لە بارەکانی ترەوەکو گۆشت سوور ماسی ئەمانە تا ئێستا ئێمە نەگەیشتنە پێداویستی خۆمان ئەوانە وەزانم ئێمە کەشوایکی گونجاومان هەیە دەتوانین ئەوانەش بگەینە ئاستی بەرهەمی ناوخۆی پڕ بکەینەوە لە پەلەوەرا چۆن گەشتوین لەوە شازامەتوانی بگەین بەڵێ طبعاً بە تاکیدەوە ئێمە وەکو باسێک کەرەسەکانی بەرهەمێنان کە زەویە ئاوە سەرچاوی مرۆییە زانی زیاری لەبارەی ئەوانەوە کادووری پسپۆری کشتتوکاڵی ئەمانە ئێمە پێویستی خۆمان هەیە کە توانین بە پلانێکی گونجاو ئەمانە بخەینە کار و بەرهەمی خۆ پشت بە بەرهەمی خۆمان بەسین لەگەڵ ئەوەی کە بتوانین ئەگەر کیفایەتی خۆشمانێ بی نزیک بکەنەوە لە بەرهەمێنانی ناوخۆ چی بکرێت لەو بابەتە بڵێ حەزەکەم ئەوە بڵین کە ئێمە چەند ساڵێکە یعنی چەندها هەموو ساڵێک ئێمە کە پلانی خۆمانەین بە وەزارەت ئاماژە بۆ واکەین کە پێویستە بەڕاستی کشت و کاڵ بودجەیەکی بۆ دانرێ چونکە ئەوەی پێشووتر کە بودجەیەکی زۆر کەمدانرا بۆ کشت و کاڵ کە ئاستی پێویست نەبوو ئەوە نەبوو کە بتوانی کەوا گەشە بە کشت و کاڵ بی چونکە پێویستی بە پاڵپشت هەیە ئەم بودجەیە پێویستە کەوا بڵین لە کاتی خۆیان دابین بکرێ بۆی کە بتوانی ئەو پێداویستیانی کشت و کاڵی کە هەیە لە ئاڵف لە بواری ئاژەڵداریە لە جۆرەکانی تر لە سەماد و ئانە لە باری ڕووەکیە بتوانانی کە پاڵپشتی جوێتیاریان بکەی هیچ وڵاتیەگە نییە بەبێ پاڵپشت بتوانێت کشت و کاڵ بەڕێوە بەریە ئەجا گرنگی ئێمە بووی کە ئێمە بەس سامانی ئاژەڵەکەین گرنگدان بە پرۆژە کشت و کاڵەکان پرۆژە بچووکەکان ئەو پرۆژە بچووکانە لە کاتی ئێستاە ئەتوانێت کە پشتی بێ ببەستێ ئەتوانێت پشتگیری بکرێت ئەتوانێت بەرهەمی ئەو بەرهەمەی کە هەیەی بیخاتە ناو بازارەوە بە شێوەیەکەوە بەشی پێداویستی ناوخۆی بکە کاتێک کە پشتگیری ئەو پرۆژە ناکەی ئێمە بەرهەمی گاوداری و هەندێک بەرهەممان هەیە کە بۆ بەرهەمی شیری بەکارهێنرێت سەرچاوی تریشمان هەیە ئەنی بۆ نمونە پرۆژەمان هەیە بۆ گۆشت بەکاربێنرێت تەنها بۆ پەروەردەکردنی ئاژەڵ بۆ گۆشت بێت ئێمە بەڕاستی وەکو پرۆژەمان کەمە بە شێوەیەکی گشتی ئاژەڵ بە شێوەی سنەتی بەخێوە کرێ ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە ئێمە
نەبوونی پرۆژە بە تایبەتی پرۆژەی گەورە کە پاڵپشت بێ بۆ پرۆژەکانی تر بتوانین پێداویستی خۆمانی پێدابین بکەین. یەکێک لە گەوەی کە باسمان کرد یەکێک لەوانە کە پێویستە بەڕاستی پشتگیری بەرهەمی ناوخۆ بکرێ یاسای پشتگیری بواتە یاسای حمایی مەتوجی محلی ئەوە پشتی پێبەستی بۆی کوتوانی ئێمە بەرهەمی خۆمان بتوانین ناوخۆیان گەشەی پێبین و برەوی پێبین. و یەکێک کەلوانەیە یاسای ژمارە 4 ساڵی 2010 یاسای سەرۆکاتی هەرێم بۆ پاراستنی بەرهەم کشت و کاڵەکان یاسایەکی زۆر گرنگە کە تا ئێستا بەڕاستی ئەو یاسای تەنها لەسەر وەرەقەی و کاری پێ نەکراوە. ئەمانە کاریگەری و خراپی هەیە لەسەرەوەی کە نتوانین پشت بە بەرهەمی خۆمان بەستین. بۆ نمونە بەرهەمی ئێمە شیرەمەنی لەم کاتەیە کە ئەم حاڵەتە ڕوویاوە حالەتی بۆی نەخۆشی کۆرۆنا کە پێویستە باسی بکەینەوەوانە ئێمە بەرهەمێکی زۆری شیرەمەنیمان هەیە کۆبۆتەوە لای خاوەن شێلگە پەلەوەریەکان. بە نمونە باز دەکەم کە بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هەندێک خاوەن پرۆژەکان پرۆژەمان هەبووە 1350 لیتر شیری لە ماوەیە تەنها دابش کردووە بە سەر خەڵکایە بە شێوەیەکی ڕشتویەتی ناو زەویەوە. ئەمەش بێگومان کاریکێکی زۆر خراپی لەبێت لەسەرەوەی کە ئێمە نتوانین لە هەمان کاتە ئێمە نەبووەوە بەرهەمەکەی ساغ نابێتەوە بۆ ئەم حاڵەتەوە ساغ نابێتەوە بەرهەمەکانی ناوباز. من دەکێک لە پرسیارەکانم تەوەرەکەم ئەوە بوو ینی مادەم هاتە سەر بابەتەکەمان لەو پرسیارە بکەم کە تۆ خۆت ئەڵەی لە بابەتی پەلەوەری مەبەستمان مریشکی گۆشتی مریشکە لەگەڵ هێلکە وەزەم پێداویستی ناو خۆمان هێوانە بەڵێ بە تاکی دەتوانین هێلکەش ئێمە تەنها لە سنووری پارێزگای سلێمە ئێستا یەک پرۆژەمان هەیە پرۆژەکە لە سەرەتایە بەرهەمێکی وەنێک کە بڵێ بەشی سنووری پارێزگای سلێمانی پا بەڵام لە هەولێر و دهۆکەوانە ئێمە ئەگەر ئەو بەرهەمە نەڕاتە دەرەوە بە دڵنیایەوە بەشی پێداویستی خۆمانەکاو لەو حاڵەتانەیە نرخیش بەرز نابێتەوە ئەتوانی پێداویستی جا پرسیار سەرشیەکە ئەوە ینی ئێستا ئێمە لەو بابەتانی شیرەمەنیەکان تۆڵێەوە تا بەرهەمان هەیە لە بەرەوەی ساختنەوە فڕیاندیاوە لە مریشکەکان هەموو جارێک جۆمان لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان لێ دەڵێن دەبێت هاوکاری مامکەنەوە مریشکمان هەیە ساغ نابێتەوە بۆمان ئەم بابەتانە تا کۆتایی لە مەسلەی هێلکەیە بە هەمان شێوەیە ئەمانە کە ئێمە ئێستا لەم حاڵەتا پێداویستیان خۆمان هەیە بۆیە ێڵن لە دەرەوە بێنرێت بێگومان خۆ یەکێک لەوانە کە ئێمەڵین یاسای پاراستنی بەرهەمە ناو خۆیەکان یەکێک لەوەیە کە کاتێک ئێمە پێداویستی بۆ نمونە ئێمە ماگانە لە قایمقامەت لیژنەیەکمان هەیە لیژنەی دیاریکردنی بەرەبوومی ئاژەڵی و پەلەوەری کە ڕێز قایمقام سەرۆکی لیژنەکەی ماگانە دیاریەکەی ئێمە چەند پێویستمان بە هێلکە هەیە بە بڵین بەرهەمەکانی سامانی ئاژەڵ لە گۆژت لە مریشک لە هێلکە چەندمان پێویستەکەەوە بە پێ بەڵام بەداخەوە لە هەندێک شوێن پیادەی ئەوە ناکرێ لە وابەرگای قاچاق خەندێ بەرهەم هەیە بە تاکی داخلی سنووری هەرێمی کوردستانە بێ و کە تا ئێستاکان لەسەرەوە نەکراوە لە سنوورە فەرمیەکانی شوێت بەڵێ بە فەرمیەکان نعفوو لە سنوورەکانی ترەوە لە سنووری بڵین ئێرانەوە یا لە تورکیاوە لە شوێنەکانی ترەوە لە تایبەت لە سووریاوەوانە بۆ ڕێگری لەوە نەکراوە ئەوە بە دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتی لانی پەیوەندیدارەکەوا ڕێگری لەوە بکە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵیان وەکو ئێمە بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی ئێمە پێشنیارەکەین کەوا ڕێگری لەوە بکرێ ئەمە مریشک بەرهەمی خۆمان هەیە بۆ نمونە پڵان بەڵازەکەم بە ژماری داتا قسە بکەی ئەگەر لات بێ بۆ نمونە بەرهەمی خۆمان بۆ پێداویستی ناوخۆی خۆمان ئەمە باز لە بەڕستان ینی حکومی دەسەڵاتەکەتان تەنات سووری پارێزگای سلێمانی بۆ باز لە مۆری کوردستان ناکەین بەڵام دڵنیام شوێنەکانی دیکە شەروان لە سنووری سلێمانی بۆ نمونە چەند بۆ نمریشکی گۆشت دەتوانێت بەرهەم بێنرێت لە کێڵگە پەلەوەریەکانی خۆمان و پێداویستی خەڵک چەنە بەڵێ ئێمە تقریبان پێداویستی پارێزگای سلێمانی لە 3000 بۆ 4000 تەن مریشکە لە مانگێکە بەڵام ئێمە ئەتوانین بڵین ئێستا حالیان بۆ لەوانەیە بڵین بۆ نمونە لەم ماوەیە ئێمە لەوانەیە 8000 تەن مریشکمان هەبوو بێ کە زیاد لە پێویست بە بەڵام ڕێگایەکی تر هەیە کە بەرهەمە ساغە بێت و ئەڕوا بۆ باشە ئەمە لەم کاتەیە کە بۆ نمونە کە سنوورەکان داخراون ئێستا شەر داخراوە ینی خۆ نەکراوەتەوە جارێستا بە فەرمی ئەم کێڵگە پەلەوەریانە ینی بۆ کارێکی وان نەکرا کە بە تایبەتی ئێستا تۆ ترست هەیە لەهۆی کە تاوکو ئێستا تا ئەم دەقیقەیەش کۆماری ئیسلامی ئێران و تورکیا بە تەواوی کۆنڤایرۆسی کۆرۆنایان کۆنتترۆل نەکردو ینی حاڵیان زۆر لە ئێمە خراپترە ینی بەلایانی کەمەوە بەلایانی کەمەوە لەم کاتەیە بۆچی ڕێگری ناکرێتەوە ئێستێمە بەرهەمە کشت و کاڵەکانە بینین بۆ نوناڵێن کە وەرزی پێگەشتنی هەنارە هەنار لە دەرەوە قەدەغەگرێ بێنرێت ئەی بۆ ئەوەمان ینی بۆ هەمان بابەتیش ئەیشن ئەومان کار ناکەن بۆ مریشکیش ناڵمەکوێمە باسم کە لیژنی دیاریکردنی بەربوومان هەیە بەڵام ئەوەی کە هەیە ڕێگای قاچاق کە ڕێگری لە نەگیراوە لە هەندێک شوێنیشەوە بەڕاستی نسبەتێکی زۆر داخەڵەکرێ
کە و نسبەتە کاریگەری هەیە لەسەر بەرهەمی خۆمن بە تایبەتی ئەم ئەوەی کە بڵین نووسراوەکەین بۆ هێنانی تەنها باڵ و سنگ و ئەو جۆرە شتانەیە کە مەداخڵیەکەین مریشک بە شێوەی ساغواتە مریشکی بەست و کەمتر ئێمە ڕێگای پێیان داخڵ بێ بەڵام ئەو بەرهەمانوەکو و باسم کرد بە ڕێگای قاچاق و داخڵە بێ ئەوش مەفروزە بەڕاستی حکوومەت ئەنجومەنی وەزەر بەڵێ پشکنینیشیان بۆ ناکرێت نەخێر ئەوانە کە داخڵ بوو بە ڕێگای قاچاق بە تاکید پشکنینی بۆ ناکرێت ئەنێسی قسەکە لەسەرەوەی کە ئەوەی کە هاوڵاتیان یعنی ئەو مریشکە بەستووی کەی کڕن بەبێ پشکنی ناتوێتە ناو بازاڕەوە ئەوەی کە لە ڕێگای بڵین ئێمە کۆکو لیژنەکە ئێمە بەیتەڕە کە ئەو بە تایبەتی ئێمە وەکو لیژنەکە کە دیاریەکەین بۆ نمونە لە مانگەکە 200 یا 300 مریشک داخڵ بێ زیاتر ئەو بەرهەمی کە داخڵە بێ مریشکی بڵین ڕان و باڵ ئەو جۆرانەیە لە ئەو کاتە ئێمە نوێنەرێکی بڵین بەڕێوەرایەتی ڤێرتێنەریمان لەگەڵە نوێنەری بەڕێوەڕێتی بێرتێنی لە لیژنەی دیاریکردنی بەروبوومایە ئەو کەسانی کە پێویستیانە ئەو بەرهەمە داخڵ بکەن ئەچون بۆ بەڕێبەرەتی بێرتەنەری حسەیەک دانراون بۆ نمونە لە مانگەکە 200 یا 300 داخڵ بێ ئەوان نووسراویان بۆکەن بۆ وەزارەت لە ڕێگای تایبەت و ئایا لە وڵاتێکەوە لەسەرەوەی کاکاواتیانی ئەم ڕێژێش بۆ هەر ڕێگەیان بێت کەمە بەرهەمی بەڵێ بە تاکید ئێستا ئێمە جاری هەیە حاڵەتی وا هەیە مەسین لەبەر ئەوەی بەڕاستی کەرتی پەلەوەر بە شێوەیەکی گشتی ڕێک نەخراوەتەوە زۆر جار چەلگە پەلەوەرەکان تووشی قەیرانە من بۆ نمونە یەک ڕێژگەیەک هەیە کە بەڕاستی چەلگە پەلەوەرەکان بە هەڵە گرتویانە بەر بۆ نمونە لە کاتی پێداویستیە مەسین بۆ نمونە کازانی کاتی بەهارە یان کاتی مناسباتێکە شتێکە جێژنە ئەم بابەتانی سەرکە هەموو چەلگە پەلەوەرەکان بێکەوە داخلەکەن هەر هەمووی بەیەکە وجوچک داخلەکە کاتێک گێتە سەر فرۆشتن بەرهەمێکی زۆر زیاد لە پێویست لە ناو بڵین سنووری پارێزگای سلێمانی هەیە کە لە پێداویستی خەڵک زیاترە وای دەکە کە نرخی مریشک دابەزێ ئەمە کاریگەریکی زۆر خراپی هەیە لەسەر ئەوەی کە بڵین ئەو بەرهەمە نەتوانرێ بە پیشە سازی بکرێت کە لای ئێمە کە یەکێک لە پلانەکان ئەوەیە بەڕاستی بتوانی بەرهەمی کشتتوکاڵی بە پیشە سازیکەوەی بووی ئەو حاڵەتە بدوانی دەکاریان بۆ نمونە ئێمە هینمان هەبێ بەڕادمان هەبێ بۆ هەڵگرتی مریشک ئەوانە سارکەرەوەمان هەبێ بۆەوەی کە بتوانانی ئەم مریشکە وەریژیرێ و سەر بەبڕێ و بە شێوەیەکی گونجاو و تەندروست هەڵبژیرێ و جارێکی تر بەرهەمەکە کەم بوو پێویستە بخرێتە ناو بازاڕەوەە ئەمانە بەڕاستی ئەم ڕێخستانە تا ئێستا لە چێلگە پەلەوەرەکان نەکراوە وای لێ هاتووە بەڕاستی ئەمەش ئەرکی حکوومەتە وای لێ هاتووە کە چێلگە پەلەوەرەکان تووشی قەیران ببن و یەکێک لە حاڵەتەکانی تر بەرنامەی داخڵکردن و فرۆشتن پێویستەکەوا بڵین ئێمە بەرنامەمان هەیە وەکو سامانی ئاژەڵ وەکو بڵین بەڕێوەبەراتی گشتی شوکاڵی سلێمانی وەکو وەزارەت بەرنامەمان هەیە بەرنامە مەسین بۆ نمونە چێلگەپەرەیەک کە پێویستە لە ماوەی 50 ڕۆژ 90 ڕۆژە جووچک داخڵکەواتە لە سەرای داخڵکردنەوە تاوەکو فرۆشتن 90 ڕۆژ ئەو چێلگەیە بتوانێت لە ساڵێکا بتوانێت 3-4 وەجبە داخڵ بکە زیاتر داخڵ نەکە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە بەڕاستی بڵین نەتوانراوە ئەو شتە پیادە بکری و نەتوانراوە کە زەب بکرێ بەسەر چێلگە پەلەوەریەکانە چێلگەی پەلەوەری وا هەیە لە ساڵێکا 4-5 وەجبە داخڵەکە کامەش بەرهەمێک و باسمان کرد بەرهەمێکی زیادە خاتە ناو چێلگە پەلەوەریەکانەوە ناو بازارەوە واکەکەوە ئەو نرخە بەرەو دابەزین بڕوە و بەرهەمەکانی شوکو باسم کرد نەتوانرێت کە کۆنتترۆلی بکرێ و نرخ ڕاگیرێ لە نرخی تایبەتە خاون چێلگە پەلەوەریەکان تووشی زەرەر نەبن لەم کاتەنای کە سنوورەکان داخراون ئێمە بۆ زیاتر بۆ گۆشتی سوور پشت بە کۆماری ئیسلامی ئێرانە بەستین ئێستا چیتان کردەوە؟ بەڵ زیاتر نە ئێمە ئەوەی کە هەیە کۆماری ئیسلامی ئێران کەمتر ئێمە ئاژەڵی بە تایبەتی ئێمە بە پێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 کە ڕێگاین ئاژەڵی زیندوو داخڵ بێ بە تایبەتی ڕەشەوڵاق داخڵە بێ لە ئەرمینیا و جۆرجیا و ڕێژێکی کەمیش لە ئێرانەوە داخڵە بوو بەڵام ئێستاەوە وەساوە بەڵام تەماشاگەین هەن نرخی ئەرمینیا و جۆرجیا ئێستا خۆفرۆکە نەماوە بە تاکید ئێستا بە هیچ شێوەیەک ئێمە و کاتێک کە نەخۆشی بڵین ئەو نەخۆشیە لە ئەرمینیا بە تایبەتی سەری هەڵا ئەو کاتی ئێمە ڕاستە خۆ یەکسەر منعمان کردکەوە بە هیچ شێوەیەک نووسرا و کرد بۆ گۆشتی سوور پشت بەچێ بەستینەوە ئێستا هەر بەرهەمی ناوخۆیە هەر ئەو بەرهەمی کە هاتووە مەزین ئەو ئاژەڵانی کە هاتوون لێرە ماونەوە زیاتر ئەوەیە کە تا ئێستا شتۆتەوەی کە نرخی گۆشتی سوور بەرز بێتەوە ینی ئەگەر ماوەیەکی دیکە بەرهەمانە نەمێنن چی بکەین؟ ئەگەر ئەو حاڵەتە بێگومان کاریگەری بێ لەسەر کە نرخی ئەگەر ئەو نەخۆشیە بەردەوام بێ و حاڵەتە بێ ڕێگری نەبێوانە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بەڕاستی ئێمە بۆکو باسمان کردو لە کۆماری ئیسلامی ئێران ێستا لە هیچ شوێنێکەوە لەوانە نایە لە هیچ شوێنێک ئێمە مناڵم هەر بە هیچ شێوەیەک ئێمە وەکو بەڕێوەبەراتی سامانی ئاژەڵ بە هیچ شێوەیەک لەو کاتەوە کە نەخۆشیەکە سەری هەڵاوە هیچ نووسراوێک نەکراوە بە هێنانی ئاژەڵ قاچاقیش نەهێرێ قاچاقەکە ئەویان
لە زانیاری ئێمەیانێ لەوانی داخەڵ بێ داخەڵ ماسی- چونکە بەڕاستی ئێمە یەک شتێ یەک گرفت هەیە ئەمە سنوور بە ئێرانەوەی سنوورێکی زۆر فراوانمان هەیە لەوانەیە بەڕاستی ئەرکێکی زۆر ئەبێ حکومت بچێشێ بتوانێتەوە ڕێگری بکات دەهێنانەوە ناوەی ئاژەڵ بە شێوەی قاچاق جاری وا هەیە مەسین کاریگەری بێ ئاژەڵ لێرەوە ڕاتەوەی بۆ لەبەروی کە جیاوازی پارە نرخ یا دراو ئەوانە و کاریگەرگە لەسەر ئەوەی کە ئاژەڵ لە شوێنێکەوە بڕە بۆ شوێنی تر بە تایبەتی لە وانی کە سنووری وڵاتەکان بەیەکەوە لە ماسیش ئێستا بزون لە سەر شەقامەکان هەندێک ماسیە بینین کە نووسراوە ماسی جنوب بەڵێ ئەوە ئەویش من وەکو پەیوەندی بکرد لەگەڵ لێپرساوی هۆبەی ماسی ئەڵێ بەڵێ بە هەندێک بڵین ماسی بە شێوی قاچاق خەر داخەڵە بێ وەکو بوارەکانی تر وەکو چۆن وتمان مریشک یان بڵین ئاژەڵ بە شێو ئەویش بە هەمان شێوە لەو سنوورانە بە شێوکی قاچاق داخل بێ بڵام کەمە بەڵام ماسی جنوب ئەوەی کە هەیە زیاتر ئەو کەسانی کە ئەڵێن ماسی جنوب زیاتر ئێمە بۆ نمونە تەقتەقمان هەیە کە پرۆژێکی زۆری ماسیتیایە ئەلێ زیاتر ماسیەکانیە داخەڵە بێ پێڵێن ماسی جنوب بەڵام ئەوەش بەرهەمی هەر خۆمانە بەڵام خەڵک بەعام بۆی کە هەندێک حاڵەتی شەیە لەوانەیە ناڕاستی تیاابێ بەرهەمی خۆشمان هەیە ماسی بەڵام هەندێک ناڕاستی تیاابێ بەرهەمی خۆمانە بۆ ئەوەی کە سەر بێ خەڵک ماسی جنوب بە تایبەتی داخۆشترە ئەوش بەهۆی تایبەتی ئاوەکەی هێرە بە قاچاق بڵێ بڵێ دوو پرسیارما بوو بەڵام پێکەوەیان کەم لە بەرەوەی کاتم کەم بووەوە کوشتارگەکان ئێستا ڕێنمایی تایبەتان هەیە بۆ حاڵەتی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو کۆڵ لەسەر کۆڵانەکان سەربڕخانەکانی سەربڕی مریشک هەیە بۆ واتان نەکردووە کە ئەم بابەتانە وەزان مۆڵەتیشیان نییە ئەوانەی کە لە کۆڵانەکانە هەن وە گلەیشتان لیان هەیە کە ڕێمایی تەندروستی جێبەجێ ناکەن چیتان کردو بۆ ئەوەی کەم بابەتە بکرێ بە پیشەسازی سەربڕخانەی گەورە و ئێستا وەزان لە ناو سلێمانیا دوودانەمان هەیە بەڵێ خۆی بڵین سەرەتا کە بڵین ئەم حاڵەتی نەخۆشیە ڕوویە بە دڵنیاییەوە ڕێگە کرا هەموو ئەوانەی ئەو سەربڕخانانی کە بەناسایی هەم داخران بەڵام کاتێک کراونەوە بەڵێ بەڵام کاتێک کە تەماشراکە سەرکی ژمارێکی زۆرک و باسم کرد هەر لەم ماوەیە نزیکی 5 ملیۆن مریشک لە ناو چلگە پەلەوەریەکانە بوو ئەو کاتێ سیرمان کرد هەموو چلگە پەلەوەریەکان تووشی زەریەکی زۆر گەورە سەربڕخانەی فەرمیمان هەیە لە ناو شاری سلێمانیە ڕانیەشمان هەیە لە ڕانیە و ئێمە دوو پرۆژەمان هەیەکیان لە ڕانەیەکیان لە پیرەمەگرونە بەڵام تایبەتبەندی خەڵکی سلێمانی مریشکی گەورەیە بێ لە هەمان کەتە مریشکێک کە لەبەر چاوی خۆیان سەر بەڕێ زیاتر حەزی لە بەستونیە سوریاواتە ڕغبەتی مستەهلی هیچ کامیان بەستونیوانە بڵێ ئەوانەی کە ڕانی و پیرەمەگرون و ئەو دوانەی ناو شاری سلێمانیا بەستونین بەستون ئەوانیش بەربەست بەرهەمەکان ئەوەی بەرهەمێکی کەمەوە ناتوان مەسین ئەوانیش ناتوانن پێداویستی هەموو پارێزگای سلێمانی سەر ببڕن چونکە ئێمە وەکو باسم کرد لە مانگێکە 1.2 ملیۆن مریشک لە قاعەکان نابێ مریشکە کە وەزنی 3 کیلۆ 4 کیلۆ دەرچێ ئەو جۆرە سەربڕینخانە پیان نابێت و ناتوان سەری بڕنەوانێت لە بەهۆی میکانیزمی جێبەجێکردنی سەربڕینەوە لەوانەیە نتوانێت مریشکی گەورە سەر کوشتارگەکانیش ڕێمایەکانتان گۆڕیوە بڵێ ڕێمایەکانتان گۆڕیوە کە بۆ ئەوەی چۆن ئاژەڵ سەر ببڕێت ئەویان ماکان زیاتر پەیوەندی بە بەڕێ بەرایەتی ڤێرتەنێری و هەیە بۆ سەربڕینی ئاژەڵ بەڵام وەکو باسکە ئێمە بەردەوام نەوە کە ڕێنمایەکان گۆڕاوە بەردەوام بڵین سەربڕینخانەکان چی پلەوەری چی ئاژەڵی لە ژێر چاودێری بەڕێبەرایەتی ڤێرتەنێری یا پزیژی ڤێردەنێری لەوەیە کە چاودێری ئەو بەرهەمانە کە ئەگەر حاڵەتێک نەخۆشیەک لە ئاژەڵە یا لە پەلەوەرا هەبوو ئەوانە عەزلەکەری و ئەسووتیان زۆر سپاس بەڕێز ئاوات ئەحمەد جێگری بەڕێوەبەری سامانی ئاژەڵ پارێزگای سلێمانی زۆر سپاس بەم تۆری بەرنامەکەی شێکی ڕاستەخۆ دەچینە هەولێر لە هەولێرەوە هاوکارمان هەریاتکەریمان لەگەڵایە هەریات ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێر ئەمڕۆ ڕۆژێکی گەرمە بێ بۆ هەولێر لە ئەگە زانیاری تەبێت لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ ئەنجومەنی وەزیران چ بڕیارێک دراوە لەو کۆبوونەوەدا و دابشکردنی موچە گەشتوتە چ قۆناغێک وە لەسەر دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و دەستپێکردنی خولێکی نوێی دانیشتەکان چ زانیارێکتان هەیە بە تایبەتی لەسەر ئێستا قسەی زیاتر لەسەر هەڵگرتنی پارێزبەندی ئەکرێت لەسەر پەرلەمانتاران بەڵێ ڕێبین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش هەڵبەتە ئەمڕۆ کۆمەڵک چالاکی هەن لە شاری هەولێر بابەتی سەرەتا کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم مەسەلەی موچێکە ئەنجومەنی وەزیران دوێنێ دوای ئەوەی کۆبوونەوەیان کردووە وەفدەکەی لەگەڵ بەغدا لە گفتوگۆدان بەڕێکەوتن بۆ بەغدا و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاریاندا بەپێی ئەو داهاتەی کە لە بەردەستە دوای دابشکردنی موچە بەسەر وەزارەتی تەندروستی و
لیواکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە موچەکە بەردەوام دەبێت بە پێ ئەو داهاتی کە وتراوە و بە پێ ئەو تەنسیقی لەگەڵ بەغدا کراوە. ئەمە لایەنی موچە. لایەنەکەی دیکە ئەوەیە درێژەدان بە ڕێگری و کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا و داواکردن لە هاوڵاتیان و نیشتیمانیان بە پابندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکان. و بابەتێکی دیکەی گرنگ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی ئەنجامەدا. کۆبوونەوەکە دیارە ئەمڕۆ دوو برگە لە خۆ دەگرێت. برگەی یەکەم پەیوەندە بە مەسلەی خولی دومی بارە کە دانیشتنی و پرۆژە پێشنیازەکانی کە لە ماوەی ڕابردوو کراون. بابەتی دووەم پەیوەندی بە مەسلەی بانگێشتکردنی یەک لە وەزیرانی پەروەردە وەزیری خوێنی باڵایە. دوای مەسلەی هاتنی پەتای کۆڕۆنە و لێکەوتەکانی خوێندن لاریێمی کوردستان هەم خوێنی باڵام خوێندنی با بڵێن سەرەتایی و ناوەندی و دوان ناوەندی لە ماوەی ڕابردوو کە ئەوانە نەیانتوانیوە دەست بە پرۆسی خوێندنکن و بڕیاردان بە مەسلەی ئۆنلاین خوێندن بکەن. دیارە ئەمڕۆ ئەو پرۆسەیە دەردەشۆی لەسەر دەکرێەوە گفتوگۆی لەسەر دەکرێەوە پەرلەمانتاران قسەی لەسەرەکەن چۆن بتوانن درێژە بە پرۆسەی خوێندن بدەن لە هەرێمی کوردستان. و ئەو بابەتەی کە زۆر گەرمە سۆشال میدیای بەخۆوە سەرقاڵ کردووە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو مەسلەی هەڵگرتنی پارێزبەندیە لەسەر چەند پەرلەمانتارێک وە لە نێویشاندا کە زۆر بەزەقی باز لە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەرەکرێ. ئەم هەڵگرتنی پارێزبەندیە لە دیدی یاساناسان شورۆڤەکارانی سیاسی و چاودێرانی سیاسی هەڵەیەکی سیاسی حکومڕانیە یاساییە لە هەرێمی کوردستان چونکە بە پێی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان بێ پەرلەمانی کوردستان بۆی هەیە چاوەدێری حکوومەت و مودام و دەستگاکانی حکوومەت بکە لە ئەگەری ڕوودانی گەندەڵیەک یان ناشەفافیەک ئەوە لێ پێچینەوە بکرێت. بەڵام داواکردن هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێک ئەمە بۆچوونی بەشێک لە پەرلەمانتارەکانە کە نایاساییە بە ئاشکراش سەرۆکی پەرلەمانی کوردستان هامشێکی بۆ دیوان نووسیوە کە نەک بۆ سۆرا عومەر هەڵگرتنی پارێزبەندی لەسەر هیچ پەرلەمانتارێک قبوڵ نییە چونکە پەرلەمانتار نوێنەری گەلەوە لە ناو هۆڵی پەرلەمان بۆی هەیە ڕەخنە بگرێ بۆی هەیە داواکاری بکە بۆی هەیە بە دوواداچوون بکە کە ئەمە لێکەوتەی زۆر خراپی دەبێەوە. دیارە ئەمڕۆ دانیشتەکە لە سام دوو بەرگەیەوە درێژەدان بە کۆبوونەوەکە ئەگەر بۆ ئەم ڕۆژ نەبێ بۆ بەیانی ئەم کۆبوونەوەیە ئەنجامە درێەوە باز لاڵگرنی پارێزبەندی دەکرێت. ئەمە گەنگە شەو دەردە شەو گفتوگۆی زۆری بە دوای خۆی دایناوە تەنانەت لە ئاستی باڵای حزب و لایەنە سیاسیەکان هاتوونەتە سەرخەت کە ناکرێ حکومڕانی لە هەرێمی کوردستان بەو جۆرە درێژە پێ بدرێ و پیادە بکرێ ناکرێ هەر پەرلەمانتارێک لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی هۆڵی پەرلەماندا ڕەخنەیەک بگرێ بۆ بەیانی دادگا یان حکوومەت بێنە سەرهێڵ و داوای هەڵگرنی پارێزبەندی بکەن بۆ ئەوەی بە ڕوونی و بە ئاشکرایی مامەڵەی دادگایی لەگەڵدا بکەن. ئەمە وەکو بەشێک لە فراکسیۆنەکانی نێو پەرلەمان هەڵوێستیان هەبووە کە ناکرێ لە هەرێمی کوردستان کە ئێمە باز لە ئازادی ڕادەربڕین و باز لە سەروەربوونی یاساکەین ناکرێ پەرلەمانتار دوو شە بڵێ بۆ وشەی سێمی دادگا داوای لێ بکە یان لەلایەن جێهەتەکە حکومیەکانەوە داوای لێ بکرێت کە پارێزبەندی لەسەر هەڵبژیرێ. ئەمە ناکۆچیی زۆر دەخاتە ناو پەرلەمان و هەر خۆشیان بەشێک لە پەرلەمانتارەکان من ئێستا پەیوەندیم لەگەڵکردن دەڵێن ئەگەر هاتوو کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێکرد و کۆبوونەوەکە باز لە هەڵگرتنی پارێزبەندی کراو پارێزبەندی لە پەرلەمانتارانەوە ژیراوە هیچ مانایەک بۆ مەسلەی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین نامینێت کەواتە پەرلەمان هیچ شەرعیەتێکی نامێنێت چونکە پەرلەمان مەڵبەندی دەرکردنی یاسا و چاوەدێریە بەڵام لە هەما کاتیشا تۆ بێ پەرلەمانتار پارێزبەندی لەسەر هەڵگری بۆی دادگا مامەڵەی یاسایی لەگەڵدا بکرا. منەمێ باسی بابەتێکی دیکە بکەم مەسلەی دەستپێکردنەوەی داوامی ئاسایی بەشێک لە فەرمانگەکان دیارە دوێنێ حکوومەت بڕیاری داوە ئەو فەرمانگانەی کە ڕاستە و خۆ پەیوەندیان بە کاروباری هاوڵاتیان وەیە ئەمانە دەکرێنەوە بەڵام بەمەرجێک لە 125 بەشێک لەو فەرمانبەرانە لەوێ داوام دەکەن. بۆ نمونەگەر لە بەڕێوەبەرایەتیەک 100 فەرمانبەر هەبێ ئەوە بە پێی ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران و پابەتبوونیان بە ڕێنمایەکان لە 125 کارمەندەکانیان داوام دەکەن بۆ ئەوەی هەم بەرکەوتە کەمتر بێ و هەم ڕێنمایەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان درێژەی پێ بدرێ و چاوەڕوانیش دەکرێت کە ئەمڕۆ سەعات 11 پەرلەمانی کوردستان کۆ بێتەوەکو ئەو بابەتانی باسم لێوە کرد گفتوگۆی لەبارەوە بکات.
هەریات ئەگەر باسێکی کەش و هەواشم بۆ بکە ئێستا لە پارێزگای سلێمانی بارانبارین بوو کەمێک پێش ئێستا و ئێستا خۆڵبارینێکی زۆر هەیە کەش و هەوای هەولێر چۆنە؟ ڕێبین لە دوێنێ شەوە خۆڵبارینێکی زۆر بووە لە هەولێروە تا ئەم بەرە بەیانیش هەر خۆڵبارین بووە ئێستا تۆزە ڕۆژێک دەرکەوتووە بەڕێبەرایەتی گشتی کەشناسیش ئاماژە بەوە دەکا ئەم یەک دوو ڕۆژە با بڵێن بەو شێوە دەبێت ینی لە هەندێک شار خۆڵبارین و باران لە هەندێک شوێن ڕۆژەبێت بەڵام لە هەفتەی داهاتوو شەپۆڵێکی بارانبارین ڕوولارێمی کوردستان دەکات کە ئەمەش هۆکارەکەی پاڵەپەستوی و نزمی ئەو پاڵەپەستوی کە لە دەریای ناوەڕاستەوە ڕوو لە هەرێمی کوردستانەکە تۆزە بارانێکە بێت بەڵام وەکو ئەوەی دەوترێت ئێستا کە من قسە دەکەم ڕۆژە. زۆر سپاس هەریات کەریم پامنێرمان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمجار دەچینە پارێزگایەکی دیکەی باشووری کوردستان دەچینە لای فەرحان حەمەخان. فەرحان ڕۆژ باش وەکەمیشا لە دەوروبەرت کۆمەڵێک گوڵی جوان و کەشوهەوایەکی جوان هەیە ئەیکە زانیاریم بیتێ لەسەر کەشوهەوا و زانیاریەکانی ڕۆژ لەسەر لە هەڵەبجە. بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. من ئەمڕۆ لە زانیاریەکانی ڕۆژدا لە پارێزگای هەڵەبجە لە کەشوهەوا و دەست پێ دەکەم. دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆوە شەپۆلێکی بارانبارین سنووری پارێزگای هەڵەبجەی گرتووەتەوە لەگەڵ بارانبارینی شاخۆڵبارین هەیە پێوە ئامارانەی کە لە بەڕێبەراتی گشتی کوشتتوکاڵی هەڵەبجە بڵاوکراونەتەوە تاوەکو 35 بەم جۆرە بووە لە پارێزگای هەڵەبجە کۆی گشتی بارانبارین لەم ساڵدا 535.2 میلیۆن بووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو تاوەکو ئەم کاتە 16.4 بووە لە ناحی سیوان 514.8 میلیۆن باران باریوە تا ئێستا بەراورد بە ساڵی ڕابردوو 942 میلیۆن بووە لە خوورماڵ 563.7 میلیۆن باران باریوە لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو تا ئەم کاتە 1993.1 میلیۆن بووە لە تەوێڵە 769.8 میلیۆن باران باریوە تا ئەم ساتە بەراورد بە ساڵی ڕابردوو 1258.1 میلیۆن بووە لە بیارە 721 میلیۆن باران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو 128.3 میلیۆن بوواتە بە شێوەیەکی گشتی بارانبارین با بڵێن بەپێی ئەو ئامارانی کە لە بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی هەڵەبجە بڵاوکراونەتەوە کەمی کردووە بەڵام جەوی هەڵەبجە لە ئێستادا جەوێکی خۆشەوە کەشوهەوایەکی فێنک و باراناوی لە پارێزگاکەدا هەیە. لەلایەکی دیکەوە هەر لە درێژەی هەواڵەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کوشتتوکاڵی هەڵەبجە ماوەی زیاتر لە مانگێکە بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی هەڵەبجە هەڵمەتی خەلاچۆکردنی مێرووەزیان بەخشەکانی لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەیدا دەست پێ کردووە هەر لە هەورامان تاوەکو دەگاتە گوندەکانی دەوروبەری هەڵەبجە کە ڕۆژانە لە ڕێگەی تیمە تایبەتەکانیانەوە دەرمانی دژە مێرووەزیان بەخشەکان دەڕژێنرێت و هەوڵێک دەست پێکراوە بەوەی کە ئەمساڵ کەمترین زیان بەرهەمە کوشتتوکاڵەکان بکەوێەوە ڕۆژانە تیمە جیاوازەکان سەردانی ئەو ناوچانە دەکەن و بەپێی کەشوهای ناوچەکە و بەپێی ئەو بەدواداچوونیانی دەیکەن لەکوێ ڕێژەکە زیاتر بێت لەوێ دەرمانەکە دەوەشێنن. هەر لە هەورامان نەخۆشیەک دارگوێزەکانی ناوچەی هەورامانی گرتووەتەوە کە بە نەخۆشی لاڕەشە بەناوبانگە و ساڵانە ئەم نەخۆشیە زیانێکی گەورە بە دارگوێزەکانی سنووری هەورامان دەگەین. ئێوە لە هەندێک لە باخەکانی هەورامانە لەم ساڵدا زیانی گەورەی یاوە وای کردووە کە بەشێک لە دارگوێزەکان وشک بوون کە ئەمە داواکاری خەڵکی هەورامانە کە ئێمە دواتر لە بەدواداچوونێکی ڕۆژنامەوانیدا دەیخێنە ڕووە داوا دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە هەوڵی جدی بدات بەوەی کە ڕێگری لەم نەخۆشیە بکا کە ساڵانە و هەموو ساڵێک لە دارگوێزەکانی هەورامان دەدات و دەبێتەوەی وشکردنی بەشێکیان. لەلایەکی دیکەوە چوار حیزبی سیاسی سەردانی مەڵبەندی ڕێخستنی و شارەزوریان کرد کە پێگاتبوون لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بزوتنەوەی گۆڕان حیزبی سۆسیالیست و حیزبی شوێعی. ئامانجی سەردانەکەی ئەم چوار حیزبە بۆ مەڵبەندی ڕێخستنی و شارەزور پیرۆزباییکردن بوو لە لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی و شارەزور و ئاوکات پیرۆزباییکردن بوو بە بۆنەی سەرکەوتنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەراوێزی ئەم کۆبوونەوەیدا کە لە نێوان یەکێتی و چوارلایەنە سیاسیە بەڕێوەچوو پرسی لا مەرکەزیەت تەوەرێکی گرنگی گفتوگۆکان بووە لایەنە سیاسیەکان لە دوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژیان بەوە کرد باژەڕوانی باڵێن مەکۆی گۆڕان لە پارێزگای هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کاوان بە تەواوەتی لەگەڵ پرسی لا مەرکەزیەتدان و لە کۆبوونەوەکەیاندا لەگەڵ مەڵبەندی ڕێخستنی و شارەزوری یەکێتی نیشتیمانی کوردستان دوایین هەنگاوەکانی پرسی لا مەرکەزیەتیان وەکو بابەتێکی یاسایی و دەستوری گفتوگۆ لەسەر کردووە پێیان وابووە کە دەبێت هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە کار بۆ ئەمە بکەن لە کاتێکدا کە
لە ئێستادا پرسی لا مرکزیت پێداویستێکی هەنووکەی و حتمیە وای کردووە کە لە چوارچێوەی ئەوەوە سەرچاوی گرتووە کە دابەزینی دەسەڵاتەکان بۆ خوارەوە شۆڕبوونەوەی دەسەڵاتەکان لە پێناو دیاربوونی هەم با بڵێن لایەنە داراییەکان هەم دیاربوونی ئەو بۆشاییە و فەراغانەیە کە ڕۆژانە دروست دەبێت و کەم و کورتین و هیچ لایەنێک خۆی ناکا بە خاوەنیان ئەوان ئاماژەیان بەوە کرد پێویستە کۆبوونەوەی زیاتر و فراوانتر بکرێ بۆ پێی کە لە ئێستادا هەڵەبجە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەی نییەوە یەکێک لەو گرفتانی کە لە پارێزگاکەدا هەیە بەڵام قسە لەسەرەوە کرا کە پێویستە هەوڵی جدی بۆ لەسەرەوە بدێ لە ئەگەرێکدا لە پارێزگای سلێمانی ئەگەر ئەم پرسەشویە بواری جێبەجێکردنەوە لە پارێزگای هەڵەبجەش میکانیزمی جیاوازی بۆ بدۆزێتەوە. دوایین هەواڵ لە پارێزگای هەڵەبجە ماوەی 2 ڕۆژە مەرزی شۆشمێ تەوێڵە کراوەتەوە با بڵێن ئەم مەرزە ڕۆژانە ژمارەیەک بازرگان و بار هەڵگر کاری تێدا دەکەن. لە مەرزەدا بەداخەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە کراوەتەوە زیاتر لە 56 تۆن و نیو شووتی و کاڵکی خراپبوو دەستی بەسەراگیراوە لەلایەن هۆبەی کەرەنتینەی کوشت و کاڵی مەرزەکەەوە کە ئەمە وای کردووە لای هاوڵاتیان ترس و دڵە ڕاوکێ دروست بووە لەسەر ئەوەی ئایا کۆی ئەو بەرهەمانی کە لە مەرزەکەەوە دێنرێتە پارێزگای هەڵەبجە و بازاڕەکانی دیکەەوە جێگەی مەترسی نین و هاوڵاتیان داوای ئەوە دەکەن کە ورتر و دەقیقتر بە دوواداچوون بۆ بەرهەمانە بکرێەوە هەموو ئەو کەسانی کە بەرپرسن و هۆکارن بۆەوەی کە میوەی خراپبوو بێنرێتە پارێزگاکە هەر مادەیەکی خراپبوو لە ڕێگەی یاساوە ئیجراتی توندیان لەگەڵا بکرێ بۆەوەی کە دوجار تەندروستی هەمووان نەکەوێتە مەترسیەوە. بابەتێکی دیکەش کە ئاماژەی پێ دەکەم بابەتی کۆڤید-19 لە پارێزگای هەڵەبجە بە خۆشحاڵیەوە ماوەی با بڵێن نزیک بە مانگێکە هیچ حاڵەتێکی توش بوون بە ڤایرۆسەکە لە پارێزگای هەڵەبجە تۆمار نەکراوە. قۆناغی دووەمی پشکنینەکانی ئەو کەسانش کاڵگری ڤایرۆسەکە بوون بەردەوامە و تاوەکو ئێستا زۆربەی ئەوانەی کە پشکنینیان بۆ کراوە پشکنینەکانیان نێگەتیڤ بووە و بەردەوام سنتەری ڤایرۆسات لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە پشکنینی هەڕەمەکی بۆ هاوڵاتیان دەکات. ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە. فەرحان حەمەخان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان نەبووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە کفری لە کفری هاوکارمان حەیدەر ئەحمەد بابەتێکی بۆ ئامادەکردووین لەسەر خوێندنی ئۆنلاین گرفتەکانی بەردەمەوە خوێندنە کە ئێستا وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا هەردووشیان دەستیان پێکردووە. بەس ئەوزەم حەیدەر لەگەڵ میوانەکەی زیاتر قسە لەسەر گرفتەکانی ئیوانە KRD دەکەن کە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە. حەیدەر ڕۆژ باش دەمەوێت هەر لەگەڵ ئەو بابەتەی خۆش زانیاریم پێ بدەیت لەسەر ئەوەی کە ئێستا زۆر لا قسە لەسەر ئەوە دەکەن کە مەترسیەکانی داعش هەنگاو بە هەنگاو زۆرتر دەبن. ئێوە بۆ حکومەی کە ناوچەیەکن کە لە نێوان ئەو هەندێک لە ماوەی ڕابردوودا هەندێک هێرشی داعش هەبوو. ئێستا دۆخەکە لای ئێوە چۆنە؟ ڕێبین هەموو کاتێکت باش دیارە هەر شەوی لێ دێترم ناوچەیە بڵێن خواروی کفری و ناوچەکانی پەڵکانە و غەڕە و قەرەتەپە و جەلولا و ئەو منتخانە ئاسایی وەک ئاساییە دەنگی تەقەیە ڕوبەڕووبوونەوەیە پەلامارە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵە تا ئێستا ئەم سنوورە بڵین سنووری ناوچەی داودە لەگەڵ خانەقین و جەلولا و تا دەگاتە کفری ئەم ناوچەیە پێشمەرگە و پۆلیسی و دازگا ئەمریکان توانویانە بە شێوەیەکی هەرە باش ناوچەکە بپارێزرکە ئەمە خاڵێکی گرنگە توان بڵێ ماکی سەرکەوتنی ئەم ناوچەیە ماکی ئارامی بۆ دەگەڕێتەوە تا ئێستا ئەو پەیوەندیە بەهێزە هەیە هەر بۆ مەبەستەیش فەرماندەکانی پێشمەرگە لە ڕۆژانی ڕابردوودا ناوچەکانی کوڵۆجۆ هەروەها ناوچەی داودە کە چەند لیوایەکی لێیە سەردانی مەیدانیان کردووە کوردەڵێ ماڵی خۆت بگرە و ئەوش ینی مەبەستمەوەیە پاراستنی سنوورەکە پێشمەرگە تەواو ئەو ناوچەی پاراست من زیاتر ڕێبین دەمەوێت باس لە تەوەری سەرەکی بەرنامەکەم بکەم ئەوەیە لەسەر خوێندنی ئۆنلاین و پرۆسی پەروەردە و فێرکردن بۆ زیاتر قسەکردن دەچمە لای زۆر بەڕێز هەم شارەزا لە بواری پەروەردە هەم بەڕێوەبەری قوتابخانەی خوێندنەوەزانی بنەڕەتی مامۆستا هاشم ساڵح بێتە ئێرە سپاس بە ئەو دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و ڕاستەوخۆ باس لە پرۆسی پەروەردە و فێرکردن بکەین لە ئەم ساڵەوە بە شێوازێکی باش دەستی پێکی بەڵام لە ئێستادا لەگەڵ هاتنی کۆرۆنا گرفت دروست بوو جەنابەت وەکو شارەزایەکی بواری پەروەردە لەو بارەوە قسەمان بۆ بکەیت و پرۆسی پەروەردە لە ئێستادا لە چۆنە؟
سەرەتا سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵە بەڕێزەکەتان خۆشحاڵم لێرە لەگەڵ بابەتێکی پەروەردەیی کە هەمومان ئەبەسێتەیەکەوە قسەی گفتوگوی تیا بکەین. کۆرۆنا ئەم ئافاتەی کە کاریگەری خستە سەرجەم سێکتەرەکانی ژیان ئێمەش لە چوارچێوەی پرۆسی پەروەردە کاریگەری ینی خراپی خستە سەر ئێمەش ئەم کاریگەریەتیە بەڕاستی دەرئەنجامی کۆمەڵێک ڕوودا و یەکێک لەوانە ئەمەی کە چوونە ماڵەوە بۆ خۆپارێزی ئێمەی لە پەروەردە دابڕی لە خوێندن و لە پرۆسەکە ئەمە بۆ خۆی کاریگەری خراپەیە. ئێمە ئێستا دێنە سەر قسە لەسەرەوەکەین ئەم پرۆسەی کە دەستپێکردنی خوێندن بە ئۆنلاین بەڕاستی ئەمە خۆی هەنگاوێکی باشۆکو هەنگاوەکانی تری چوارچەوەی پەروەردە لە بنرێ بۆ گەشەکردنی ئەم بوارە، بەڵام لە ئێستا و لەم قۆناغە و لەم دەرفەتەی کۆمەلگەی ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک گونجاو نییە و سەرکەوتوش نابێ. هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی یەک ئێمە لە ڕابردوو جەختمان لەسەرەوە کردەوە ئەبێ خوێندکارەکانمان ئەبێ نەوەکانمان هەوڵ بدەن زیاتر ئالوودەی خوێندن بن لە چوارچێوەی پەروەردە بەردەوام بین لە ناوەندەکان چی لە ڕووی پەروەردەیوە چی لە ڕووی کۆمەڵایەتیوە لەگەڵیان بین دووریان خێنەوە لە ئەو ئامێرە ئەلکترۆنیانەی کە کاریگەری خراپە خەنە سەر چوارچێوەی پرۆسی پەروەردە. ئێستا خۆمان ئامێرەکانیان ئەدەینێ. بەڕاستی ئێمە لە ناو هۆڵەکانی خوێندن مامۆستا بە ماوەی ئەو ماوەی کە مامۆستا لەگەڵ خوێندکارەکە لە کۆنتاکتایە لەژێر چاودێری بەردەوامی مامۆستاکەیە. سەرباری ئەوە ئێمە لە ڕابردوو هەڵسەنگاندن بکەین بۆ پرۆسی خوێندن بێکەم و کوڕی نییە. ئەو جاوەرە لە ماڵەوە لە بارودۆخێکی ئاوا مناڵەکە لەسەر لاپتۆپ بێ لەسەر ئایپاد بێ لەسەر مۆبایلەکەی دەسی بێ، ئەمە ناتوانین ئێمە کۆنتترۆڵی پەروەردەیەەکە بەو شێوەیە بکەین کە ئامانجمانە. ئەمە یەکێک لە کاریگەرێتەکان. دوو ینی کاریگەرێکی تری خراپ کاریگەرێکی تری خراپ بەڕاستی بۆ خۆی پەروەردە خۆی ئەڵێ ئەمە پرۆسەیەکە بەس بۆ بەستنەوە، بەڵام ئەم پرۆسە بۆ بەستنەوە و دانەبران کاریگەرێتی خراپە خاتە سەر گیرفانی خێزانەکان، خاتە سەر پەروەردەی مناڵەکە. لەبەرەوەی تۆ مناڵەکە ئالوودە ئەەکەی لەگەڵ ئایپادەکەی ئالوودەیەکەی لەگەڵ لاپتۆپەکەی ئالوودەیەکەی لەگەڵ مۆبایلەکەی دەسی، بەڵام ئەوەندە تۆ ئالوودەیەکی بەسەر ئامێرە ئەلکترۆنیەکە ئەوەندە ئالوودەی ناکەی بە کتێبەکە. ئێستا خۆمە بەوازحی دیارە بە هاتنی کاریگەری ئەلکترۆنیات بۆ ناو کۆی پرۆسی خوێندن کاریگەری خصوصا خوێندنەوە لەسەر ئاستێکی باڵاتر ئەمجا بێتە سەر مناڵێک کە بەڕاستی مناڵەکە پێویستی بەوە هەیە زیاتر چاودێری بکرێ، ئەمە ناکرێ. لە غیابی چاودێریەکە ئیتر بەڕاستی ڕەنگە خۆ نە باوک ئەتوانێت پرۆسی بەردەوام چاودێری بکە، نە دایک ئەتوانێت نە مامۆستاکەشی لایە. بەو جۆرە نییە، ئەمە گرفتێکە. بەڵێ مامۆستا من دەمە پرسم لە ڕووی مادیشەوە پێتوانێت لە ئێستادا گیرفانی مامۆستایان و خەڵک خاڵی بەتاڵە پێتوانی ئەمەش کاریگەری لەسەر باری دارایی خەڵک قورستر دەکات؟ باڵێ بە تاکید، چونکە ئێمە پێکاتێک کۆمەلگای کوردی چێن، ینی ئەو فەرمانبەر و پێشمەرگە و هێزەکانی ناخۆ هاوڵاتی ئاسایی و سادەکەیەتی خۆ تۆ ئێمە خۆمان کۆی کۆمەلگا کۆی گۆی زەوی لە قەیرانی داراییە، ئێمەش بەشێکین لەو کۆمەلگایەنی لەم پرۆسەیە کەتیایە تووشی قەیران ناتوێت ڕۆژانە کەناڵەکان و میدیاکان و شارەزایان باسی گرفتەکانەکەن، خێزانەکان دەنگی ناڕەزایەتی دەرەبڕن. ئەوجا تۆ مەمەسەحیدر بەدەر لەمە گرفتێکی تر هەیە. کۆمەلگاکەی ئێمە ئەوانی کە خاوەنی ئەلکترۆنیاتەکانن ئەنتەرنێتەکانیان بەدەستە زیاتر کاریگەری ئیشان ئامانجیان خزمەتکردن نیە کۆکردنەوەی پارەیە. ئەوانەی ئەو ئامێرانەی دێنە بازار بە مەبەستی خزمەتکردن نان لە ڕووی کوالێتەوە کۆکردنەوەی پارەیە. ێ باشە تۆ جیفانێکی بەتاڵ ئەم پارە لەکوێ ئەتوانی بریتە لە بری ئەمە، ینی ئەمە بۆ خۆی بەدەر لە کۆی پرۆسە پەروەردەیەەکە کاریگەری خراپی لەسەر گیرفانی تاکی هاوڵاتیە. ئێمە هاوڵاتی کوردی تووشی قەیرانی دارایاتوین، ینی هەموو میدیاکاران و شارەزایانی بارەکە قسە لەسەر ئەو قەیرانەکەین. ئەم قەیرانێکی قسەی لەسەرەکەین ئێمە تاکەکانی ئێمە باوکی مناڵەکە بەشدار نییە لە مانگی پێنج موچەی وەرنەگرت، لەکوێ توانێت بچێ ئایپاد بچێنن، لەکوێ توانێت بچێ لاپتۆپێکی بۆ بچێن، لەکوێ توانێت بچێ پارەی ئەنتەرنێتەکەی بۆ بدا، لەکوێ توانێت ینی ئەمە کاریگەرێکی خراپە. ئەم تەوقیتێکی سەلیم نییە. دەمە پرسم لە جەنابەت ڕاپرسی کراوە لە وزارەتی پەروەردە و پێم وایە لە قوتابخانەکەی ئێمە و بەشێکی زۆری قوتابخانەکانیش کراوە لەوەی دابەزینی ئاسی زانستی پەروەردەیی خوێندکار بۆ ئالوودەبوون بە تەکنۆلۆژیا بە تایبەت فەیسبووکە، ئینستاگرامە، ڤایبەرە، جۆرێ لەو جۆرانە پێت وانییە خوێندنی ئۆنلاین و
واتە دوورکەوتنەوە لە کتێب نزیک بوونەوە لە دابەزینی ئاستی زانستی و پەرۆدەی زیاتر ئەوە خۆڕاپرسیەکان و خودی مناڵەکان ئەوە دەرەبڕن بەداخەوە ئێمە لە ڕابردوو مناڵەکانمان ناوەندەکانی خوێندنمان وەکو تاقیگایەکی لێ هاتبوو بەڕاستی ئەگەر ئێمە لەم دە ساڵی ڕابردووی ئەم دە ساڵی ڕابردوو کۆتایی وەرگین سێ دەکەین بە چەند قۆناغێکە مناڵەکانمان سەر لێ شێوا بوون بەڕاستی باوە ئاوە وازحی قسە بکەین لەبەرەوەی یەک گۆڕینی قۆناغ خوێندن پێویستی بە ئەرزیەت هەیە ئێمە ئەرزیەتەکەمان نەبوو خۆن هاو ئەنگاوماننا هەنگاوماننا قۆناغەکەمان گۆڕی ئەم گۆڕانە لەگەڵ ئەمەشا ئینێکمان بۆ هات بەسەن ڕێنمایە کات کە لە یەک تاسێ تەلەبە نەکەوێ ئەمە جیلێکی پەروەردە کرد ئەو جیلە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک نەخوێنەوار ئەو ئامانجی ئێمە هەمان بوو نەمان پێکە ئەمە گرفتێک دواتر ئەم قۆناغە ئەمجا هەنگاوی تریان نا دوای بەڕاستی وەزیر بۆ وەزیر هەنگاوینە هەنگاوەکانش ینی بەخراپ گەڕانەوە لەسەر تاکو لەسەر کۆی پەروەردە یەکێکی تر لەوە خوێن گۆڕینی خوێندنەکە ئەمەش قۆناغی لە 1 تا 5 بە زمان ئینگلیزی چوون دوای ئەم بەڕێزەی تر هات ئەمیش گۆڕانکاری تری کرد ئەوەی کە بینیمان ئێستا ئەمەش لە گۆڕانکارەکانی ئەوانە ئۆنلاین بەڕاستی ئەمە هەمووی کاریگەری خراپی هەیە تو ئێستا خوێنەری کورد هێندە ئالوودەی مۆبایلەکانێتی سایتەکانە تۆڕە کۆمەڵاتێک کە جەنابەت ئاماژەت پێکرد هێندە ئالوودەی کتێب نییە هێندە ئالوودەی خوێندنەوە نییە بە معنای خوێندنەوە ئەمە 100% کاریگەرێتی ئەگەر لەسەر تاکی ڕۆشنبیر و تاکی کورد بە شێوە گشتی گەورەکەی هەیە ئەی چۆن لەسەر ماڵەکە ڕنگدانەوەی خراپی ناوێت بە تاکیر خراپی هەیە ئەویژی لە خوێنەوارەکەی کە ئیبینی دیارە مامۆستا هاشم ساڵح جەنابەت وەکو بەڕێبەری قوتابخانەی خۆرنەوەزانی بنەڕەتی لە کفری دەمەوێت پرسم لە جەنابەت یعنی ئێوە زۆرترین کۆنتاک و بڵین بەرکەوت و ڕۆژان و هەڵسکۆتان لەگەڵ خوێندکارانە دروست کوردنی ینی دەستپێکردنی خوێندن بە ڕێگەی ئۆنلاین پێتوانین لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی بڵێن جەستەوە بۆ مرۆڤ کەم خاوێنی کات بەڵێ بە تاکید لەبەرەوەی ئەو کەسی بەکاربەریانی کەینەکە بەکاردێنێ ئامێرە ئەلکترۆنەکە بەکاردێنێ هێندە لەو شوێنە تووشی وەستانە بێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەرجەم ماسوولکەکانی هەیە ئەمە لە ڕووی دەرونیوە لە ڕووی جەستەیوە لە ڕووی دەرونیوە هێندە مێشک و بیر و هۆشی لای مۆبایلەکەیتی لە دەوروبەرەکەی نییە لە ڕووی چاوە تەندروستی چاوی تۆ سێریکە هێندە ڕێژەی چاو ئێستا تەماشا بکە بەراوردکە ئەوەندەی ئالوودەی ئەو ئامێرانە کوالێتێکی یانتیان نیە ینی چاوپارێزی بکە تەندروستی بکە ئەنی ئەمانە هەمووی خراپە هەیە کەمترین هەر لە ڕابردوو خەسانی پسپۆر لەو بارە بە تایبەتی میدیاکان و ئێوەش ڕۆڵێکی باشتان بینیوە لە کاریگەر لە دەرخستنی کاریگەرێتە کۆمەڵایەن ئامێرێترۆنەکان لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان خۆ ئەمە والێکات تۆ دوو گەزان شتە بێک و قسە ناکەن تۆ کە قسە ناکەی چ پەیوەندیەک دروستەکەی ئەوجا ئێمەش بەشێکین لەوە پرۆسەکەی ئێمەش بەشێکەوە ئێمە کە لە ناوەندەکانی خوێندن هەوڵمان ئەدا پەیوەندیە بۆ ئەوی پەیوەندی کۆمەڵایەتەکان باش بێ هاوڕەتیەکان باش بێ هاوڕەتی نێوان قوتابی بۆ قوتابی دروست بێ نێوان مامۆستا بۆ قوتابی نێوان قوتابی بۆ پەرتوکەکانی ئێستا ئەوانە هەمووی دابڕاوە هەداشە بڕێ مامۆستا من دەمێت دوا پرسیار لە جەنابەت بکەم بۆ ئەوەی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئەم قوتابخانە و هەموو قوتابخانەکانی کوردستان بکرێتەوە چی پێویستە حکومت بۆ پەروەردە بیکات دەست خۆش بێ پرسیارێکی زۆر منطقی لە شوێن خۆی چونکە ئێمە پەیوەندیمان بە قوتابخانەوە قوتابخانەش پەیوەندی بە ئێمەوە و ئێمەش پەیوەندیمان بە ماڵەکانەوە بەڕاستی جاری هەنگاوی یەکەم پێویستە حکوومەتی هەرێم بیر لە ژیان و بارودۆخی مامۆستایان بکاتەوە مامۆستایان و سەر جەم فەرمانبەران بەڵام ئێمە لەبەرەوەی مامۆستاین و لە ناو قوتابخانەین باسی مامۆستاکەی ئەوەی مەسمان نییە جاکاری پێویستە یەکەم ناڵێم خۆشگوزەرانی بۆ مامۆستایان و فەرمانبەران بە پێی وڵاتانی تر خۆشگوزەرانمان بکە بەڵام قوتی ڕۆژانی مناڵەکانمان بدە بۆ ئەوەی بتوانین ئێمە بەڕاستی بەزیکی بەتاڵەوە یا بە گیرفانی بەتاڵەوە ناتوانانی بەرگری و ئەو پرۆسی لە ئەرکیسە شانتەی بەجێ بگەین ئەمە یەکیانێکی تر چیتر پێویست ناکە ناوەندەکانی ئێمە لەمە زیاتر دابخرێ ینی ئێمە لەبەر فترێکی کەم ماوین پرۆسەیەکی زۆر ینی لە ماوەکانمان زۆر ماوە بەڵام کتێب منهەجمان زۆرە و کتێب دەرفەتمان کەمە بۆیە باشترین شت وایە یەکەم قوتی خەڵک و موچەی خەڵک دابش بکرێ دوو مناوەدەکانی خوێندن بکرێتەوە سێ چیتر قوتابخانە و مناڵەکان نەبنە تاقیگە بۆ ئەوەی تەجروبە لەسەران بکرێت تا بتوانین ئێمە لە ئایندا چونکە بەڕاستی ئەم فترە ئێمە بۆ ئێمە نییە دەسەڵات من ماوەیەکی کەم ماوە من ئەمە ئایندەی گەلێک ئایندەی
نتەوەیەکی لەسەر بنیاتنی ناکرێت تەجربە بکرێت. دەست خۆش بێ هاشم ساڵح بەڕێوەبەری قوتابخانەی خۆرنەوەزانی بنەوەتی سوپاس قوتابخانەی هاوچەرخ سوپاس بۆ کۆی زانیاریەکانت دیارە وەک ئاماژەی پێکرد کەوا داواکاری ئێستادا بواری پەروەردە دابینکردنی موچە و پێداویستەکانی قوتابخانە و کردنەوەی دەرگای خوێندنەکان باشترین کارە بۆ ئەوەی بتوانین ڕەنجی یەک ساڵی خوێندنگا و خوێندکارەکانش بەزایە نەچێت. زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد و میوانەکەت کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفریەوە لە گەرمیانەوە لەگەڵمان نبووین. سپاس بۆی کە تاوەکوێ سەبینەرمان بوون. سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.